بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی دیکەی پەیامی ڕۆژدا لە چوارەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزاندا بێەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە بۆ هیوایی کە خوای گەورە و میهرەبان نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکمان لێ قبوڵ بکات. بەرنامەیەم ڕۆمان لەگەڵ هاوکارم کاک ڕیاس پێشکەشتان دەکەین بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. زۆر سپاس جەلال عزیزانم، سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە. ئومێد دەکەین بەرگە و بابەتەکانی ئەم ڕۆژمانجی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ. خواستی عومرە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەکەینێتە وەری سەرەکی و یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بە میوانداری زۆر بەڕێز کاک حاجی عەبدوڵڵا سیامێوی بەڕێوەبەری کۆمپانیای سەماوات. هەروەها سینەزە لە نامەیەکدا کە یەکێکە لە بەرهەمەکانی شاعیری لاو ئەیوب عەنەبی دەکەینێتە وەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ. هەروەها باسکردن و قسەکردن لەسەر پرۆژە بانکخوازیەکان و پرۆژە بانکخوازیەکانی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود و کاریگەریان بەسەر کۆمەڵگەوە دەکەینێتە وەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ کۆمەڵێ زانیاری و راپۆرتی تایبەت و ڤیدیۆی هەمەڕەنگ کە ئومێد دەکەین جێی ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێ. بەڕگەی یەکەمان کە مێژووە بینەرانی عزیز پێکەوە بینەری ڕوودا و مێژووی ڕابردوو دەبینەوەی کە لەم ڕۆدا چی لە ساڵانی ڕابردوو گوزەراوە بە تایبەتیەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و ناوچەکەوە هەیە. پێکەوە بینەری مێژوو ڕووداوەکان دەبین. نۆی پێنجی ساڵی 1945 بە شکستی ئەڵمانیا لە جەنگی جیهانی دووهەم بەرامبەر بە هاوپەیمانەکان کە پێشڕەوەکەیان ڕووسیا بوو، جەنگی ماڵوێرانکەر و کوشندە و بێسوودی دووەمی جیهانی کۆتایی هات کە تێیدا ملیۆنان مرۆڤ بوونە قوربانی و ژینگەی مرۆڤایەتی زۆرترین پیسبوون و تێکچوونی بەخۆیەوە بینی و ملیۆنان چەک و باروت و کاریگەری خراپی چەک بەسەر مرۆڤەکاندا تاقیکرانەوە و مرۆڤایەتی گەورەترین کۆسکەوتنی بەخۆیەوە بینی. هۆکاری ئەو جەنگەش تەنها ویست و بەرژەوەندی و لوودبەرزی و ململانی ناشەریفانی زلهێزانی عەلمانی و خوانەناس بوو. نۆی پێنجی ساڵی 1994 دوای تەمەنێک لە خەباتی مەدەنی و ئاشتی و هەوڵدان بۆ سندنی مافی ڕەشپێست و هاوڵاتیانی وڵاتەکەی و چەشتنی چەندین ساڵی زیندان و ئازار، نێلسۆن ماندێلا بووە یەکەمین سەرۆکی ڕەشپێسی باشووری ئەفریقا. نۆی پێنجی ساڵی 2008 بەهۆی ئەو ترسە بەردەوامەیان بەرامبەر بە جلوبەرگی شەرعی ئیسلامی حیجاب، سیستەمی عەلمانێتی وڵاتی تونس و وەزارەتی ژنان و کاروباری خێزان حیجابی لە ژنانی موسڵمان قەدەغە کرد و بە جلوبەرگێکی کەلتوری و تائیفی و دواکەوتی وەسف کرد. لە کاتێکدا سەرچاوەیەکی نهێنی لە وەزارەتەکە درکاندوویەتی، نەبوونی تونند و تیژی و گێچەڵ نەکردنی سێکسی و کەمی ڕێژەی جیابوونەوە و خیانەتی هاوسەرگیری لەناو ئەو ژنانەدایە کە پابەندن بە ڕێسا ئیسلامیەکان و لە ناوێندا حیجاب و جلوبەرگی شەرعی. نۆی پێنجی ساڵی 1992 کۆچی دوایی نووسەر و ڕۆماننووسی گەورە و ناوداری کورد دکتۆر ڕەحیمی قازی، خاوەنی ڕۆمانی بەناوبانگی پێشمەرگە. بەڵێ عزیزان و خۆشەویستانم، زانیاریەکتان پێشکەش دەکەین. شەوێک ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەلی یەکێک لە سەر مەزهەبە گەورەکانی چوارەمین مەزهەبی ئیسلامی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هات بە خەیاڵ و بە دڵمدا کە هەستمەوە واز لە مەرەکەب و نووسینەکانم بێنم بڕۆمە نێو بازاڕەوە سەیرێکی حاڵ و گوزەرانی هەژاران و لێقۆمانی شاری کوفە و بەسڕە بکەم. دەڵێ چووم بە نێو شار و کوچە و کۆڵانەکاندا سوڕامەوە، پاشتر ویستم بچمە مزگەوتێکەوە سەرخەوێ بشکێنم تابانگی بەیانی، بەڵام لەوێشدا نەخەو چۆتە چاوانمەوە و نە مجێوری مزگەوت و کارگوزاری مزگەوتیش ڕێگەیدا من لەوێ ئیسراحەتێ بکەم. پاشتر هاتمە دەرەوە هێندێکی تر سوڕامەوە، سکم برسێتێکی توش بوو، پاڵی پێوە نامکەوە بڕۆم نانێک پەیدا بکەم بۆ برسێتی خۆم. لە کاتێکدا هیچ کاتێک بە شەوە نانم نەخوارد بوو و هیچ کاتێک ئەو برسێتم بەخۆ نەبینی بوو بە ماوەی درێژایی هەموو تەمەنم. چوومە نانەوەخانەیەکەوە، ئەو کاتە نانەوای وەکو ئێستا نەبووە کە کۆمەڵێ شاگرد و وەستا و ئەوە کاری تیا بکەن، تەنها کەسێ بۆ هەم وەکوڵێ نانی برژاند و هەم گونکی بڕی و هەم هەویری شێلاوە.
دەڵێ کابرای گونگبەر هەر گونکێکی دەبڕی و ئەستەغفروڵایەکی دەکرد هەر گونکێکی دەبڕی و ئەستەغفروڵایەکی دەکرد گونکێکی پان دەکردەوە دەیدا بە تەنوردا ئەستەغفروڵایەکی دەکرد ئەڵێ منیش لام سیر بوو پرسیاری ئەوەم لێ کرد تۆ بۆچی ئەم هەموو ئەستەغفروڵایە دەکەی ئەویش فەرمووی لە ژیانمە هەر ئاوات و داوا و پێداویستیەکم هەبوو بێ خوای گەورە لە ڕێ ئەستەغفروڵڵا و پێی بەخشیوم لە ئێستادا تاکە داواکاری و خواستێکی گەورەم ماوە ئەمەوێ لە ڕێ ئەستەغفروڵڵاوە خوای گەورە ئەویشم پێ ببەخشێ ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل فەرمووی ئەو داوا و ئاواتە چییە کە ئێستا ئەستەغفروڵڵای بۆ ئەوکەی بۆ ئەوەی خوا پێت بەخشێ کابراینانەوە دەڵێت گەورەترین ئاواتم ئەوەیە خوای گەورە لە دنیادا بە دیداری ئەحمەدی کوڕی حەنبەلم شاد بکە ئیمامی ئەحمەد هۆن هۆن فرمێسکەکان بە چاویە هات نەخوارەوە تا ڕیشی مبارەکی تاڕ بوو بیری لەوە کردەوە لە ژیانمە وازم لە نووسین و فتوا و وانە شەرعیەکان نەهێناوە بۆ موسڵمانان ئەم شەو دەستم قەڵەمی نەگرت و چوومە دەرەوە مجێورەکە نەیهێشت لە مزگەوتا بحەسێمەوە تا بانگی بەیانی و دوای بچمەوە ماڵ سکم برسێتێکی توش بوو پاڵی پێوە نام بەرەو ئەم نانەوە خانەیە بێم کابراوتی بۆچی ئەگریت گوتی من ئەحمەدی کوڕی حەنبەلم کابرا سوپاسی خوای کرد لەسەر ئەوەی کەوا بەرهەمی ئەستەغفروڵڵاکەی خۆی بینیەوە هەروەها ڕۆژێکە لەسەر کاریگەری ئەستەغفروڵڵا ڕۆژێک شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە دەگوترێ یەکەمین تابعینە لە دوای ینی یەکەمین تابعینە لە مێژووی موسڵماناندا لە وەڵامی کابرایەکدا کە هاتە مزگەوتەکەی وتی وشکە ساڵی و بێبارانی و نەبوونی لەوەڕ بۆ گیاندارەکانمان بڕستی لێ بڕیوین و خەریکە لە برسێتیا ئەمرین شێخ حەسەنی بەسری فەرمووی ئەستەغفروڵڵای زۆر بکە دوای ماوەیەکی تر کەسێک هات گوتی منداڵمان نابێ و ژنەکە منداڵی نابێ و منیش زۆر حەزم لە منداڵە بەڵکو دوعام بۆ بکەی شێخ حەسەنی بەسری فەرمووی هەر ئەستەغفروڵڵا بکە یەکێکی دیکە هات وتی هەژاری و نەبوونی و قەرزاری و برسێتی زۆری بۆ هێنابین خۆم و ماڵ و منداڵەکەم زۆر برسی و ڕوت و ڕەجاڵین شێخ حەسەنی بەسری فەرمووی هەر ئەستەغفروڵڵا بکە یەکێک لە قوتابیەکانی فەرمووی یا شێخ ئەوە بۆچی تۆ بۆ سێ دەرد و سێ نەخۆشی و سێ نەکبەتی هەر ئەستەغفروڵڵات دانا لە کاتێکا داوا و کێشە و گیر و گرفتەکانیان جیاواز بوو شێخ حەسەنی بەسری فەرمووی ئەوە تا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لەسەر زمانی حەزرەتی نوحەوە سەلامی خوای لێبێ دەفەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا أو تاخواي قورا لسر زماني نوح بيغمر ودفمي أستغفر الله زور بكن خواي قورا بارانێکی بە خورتان لە ئاسمانەوە بۆ دەبارێنێ کە لە ناوبەری وشکە ساڵی و هەژاری و بێ لەوەڕیا هەروەها منداڵی زۆرتان پێدەبەخشێ و سەروەت و سامانێکی زۆریشتان دەداتێ بۆ ئەوەی دەوڵەمەند بن و لە برسێتی و لە نەبوونی ڕزگارتان بێ. سپاس ڕێز. بینەرانی عزیز دەچینە سەر تەوەریەکەمان کە قسە و گفتوگۆکردنە لەسەرەوەی کە خواستی گەشتی عەمرە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە بەدڵنیاییەوە خواستێکی تایبەت و جیاوازی لەسەر دەبێت چونکە دیارە عیبادەت و تاعات و عیبادەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تایبەتمەندی و چێژێکی تایبەتی هەیە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری بەڕێز حاجی عەبدوڵای سیاگوێزی بەڕێبەری کۆمپانیای سەماوات بۆ حەج و عەمرەمان کردووە. کاک حاجیگان بەخێربێی سەرسەر زۆر بەخێربێی ئینشاءڵڵا خوای گەورە پاداشتان باتەوە نمونەتان زیاکە بۆ هەموو کارێکی جوان و خێر ئینشاءڵڵا. سپاسی تەلەڤیزیۆنە جوانەکەشەکەم. زۆر سپاس. کاک حاجیگە لێوە دەست پێ بکەین. خەڵک ئێستا پەرۆشە بۆی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا گەشتی عەمرە ئەنجام بدات؟ زۆر خواستێکی زۆری لەسەر یانی ئەگەر بڵێم لە ساڵانی ڕابردووە بەو شێوەیە نەبووە بەم شێوەی کە ئێستا خەڵک بە پەرۆشە زۆر ئەنی کاتە ڕەمەزانی ئەم ساڵ لەگەڵ ڕەمەزانەکانی زۆر جیاوازی هەیە زۆر جیاواز. هۆکارەکەی چیە جیاوازیەکەی لە چیدایە کە خەڵکێک لە ڕەمەزانی ئەم ساڵدا بە بەراورد بە ڕەمەزانی ڕابردوو و ساڵانی دیکە پەرۆشن زیاتر بۆ بەدەستخستنی گەشتێکی عەمرە؟ پێم وا بێت کاریگەری وتاری مامۆستایانی ئەو مامۆستا بەڕێزانی کە زیاتر لەناو کۆمەڵگایە خەڵق ڕووی تێکردوون یعنی کاریگەریەکی زۆری هەیە. ئەوە خاڵێکە ینی خاڵێکە. خاڵی دووەم ئەگەر تۆ زیاتر بۆم لایەنە ئەمنی و تا ڕادەیەکیش یعنی ئەمین بوون لە ئابووریش ئەوەش کارێکیکەی ئەم ساڵ کە لەخوا بەسیابێ ئەتوانم بڵێم ینی خراب نییە وەکو ساڵان بەو شێوەیە کە خەڵق خواستەکە کەمتر بوو ئەم ساڵ
زۆر باشترە لە خاڵەسیان زۆر باشە گەشتی ئەمرە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خاڵش کە عفوداوی لێ بدەن قسەکەش لێڕم تۆکمەیی ینی تا ڕادەیەکی زۆر باش لە ئیدارەی بەڕێوەچوونی کاری عمرەکاران بۆ بەڕێخستنیان بەرەو عەرەبستانی سعودی ینی ئەوە زیاتر بەڕێوەبەراتی کە دابینی کردووە تیارەی عێراقی زۆرتر بە خطوتی عێراقی ئەو زیارەتکارانە ئەگوازرێنەوە بە تایبەتی هەتاوەکو ئێستا بەرەو شاری مەدینەی پێغەمبەری نازدار صلی الله تعالی علیه وسلم. زۆر باشە چەند جۆر گەشتمان هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا واتە چەند وەجبەیە؟ وەجبەکان بۆ نمونە زۆرە سەرەتای مانگی ڕەمەزانمان هەیە کە بریتە لە 15 سەرەتا هەموو مانگەکەمان هەیە پاشان 15 کۆتاییشمان هەیە. نرخی ئەمانە چەندە؟ بۆ نمونە 15 سەرەتا 15 کۆتایی هەموو مانگەکە خەڵکێکەکە بێوێ بۆ نمونە بزانێت نرخی ئەم گەشتانە چیە هەرسێ جۆرەکەی چەندە و کۆمپانیەکان بە چەند دەتوان گەشتێکی باش و سەرکەوتوو بۆ گەشتیاران بڕاخسێن. گەشتەکان برا عزیزەکەم ئەمێنێتەوە لەسەر شوێن و جێگای ئەوەی کە ئەو کۆمپانیا دابینی کردەوە بۆ نمونە شوێن هەیە دوورە شوێن هەیە بڵێن بە پێی مستەوای ئەو شوێن و ئوتێل و فندقی کام کەسە گرتوێتی نرخەکە جیاوازیەکە بە شێوەیەکی گشتی لە دەوری دەوەرەقا بۆ 11 وەرەقە 15 سەرەتا مانگەکەش 14 وەرەقە ئەمەش ئەکەوێتە سەر ئاستی ئوتێل و ئاستی دووری شوێنەکان و ئاستی نزیکی شوێنەکە. بەڵێ 15 کۆتایی نرخەکەی چەندە؟ 15 کۆتایی نرخەکەی 12 وەرەقە و نیوە. کاک حاجی هیچ ئامارێکتان لایە لەوەی کە لە ماوەی ئەم ساڵدا بێ یاخود 15 ڕۆژی یەکەم بێ ئێستاوانی کە گەشتی خۆیان حازر کردوێ بۆ گەشتی عەمرەی مانگی پیرۆزی ڕەمەزان ئامارەکان چۆنن لەلات؟ پێم وابێت خواستەکە زیاتر لەسەر 15 کۆتاییە بەڵام مانگەکەش چڕ بوو ئەم ساڵ هیچ ساڵ تقریبی کۆمپانیاکەیەوە بۆ من کۆمپانیاکی خۆم شارەزام مانگەکەمان لەخوا بە زیابێ نزیکەی 50 فەرمان لەوێ. چەند کۆمپانیامانەیە تەنابۆنونە لە سلێمانیە تقریبی؟ وڵای کۆمپانیامان زۆرە بەس هەیە لە ئاستی عمرە نایکات بە زۆری هەیەە لە حەجا بەشداریەکەن ئەوانەی کە بڵێن لە عمریا بەشداریەکەن ڕێژەیەکن تقریبی ڕەنگە 15 زیاترەوە لەوەچێت لای بەڕێوەبەرایەتی بڵێن حەج و عمرە ئەوانە زیاتر بایا بەڕێوەبەری کۆمەڵی کۆمپانیەکان کە کاک حاجی قادرە زیاتر ئەو ئاگای لەو ئامارە هەیە. زۆر باشە چۆن ئەم گەشتە ئەنجامەدەن؟ گەشتەکان بە ڕێگەی خطوتی بڵێن هێڵی ئاسمانی عێراقیە لە سلێمانی و لە هەولێرەوە دەستی پێکردووە لە یەکەم یعنی 2 ڕۆژ پێش مانگی پیرۆزی ڕەمەزان گەشتەکان دەستی پێکردووە هەتاوەکو ئێستش بەردەوامە. خۆتان بەرنامەتان چۆنە لەوەی کە دەچنە مەدینە دواسار دەچنە؟ یەکەم جار تا ئێستا گەشتەکان بۆ مەدینە بووە دوایەوە چەند ڕۆژێک بڵێن 3 ڕۆژ 4 ڕۆژ لە مەدینامێنیتەوە دوایەوە بەرەو شاری مەکەی پیرۆزەکەوێتەوە. یاسا و ڕێنمایەکانی ئەو گروپانی خۆتان وەکو کۆمپانیاکەتان لەخوا بەزیابێەوە بێ بۆ نمونە کەسێک لەگەڵا بێت کە ئیدارەی ئیشەکە و کە ڕێنمونی عمرەکارەکان بکات الحەمدوللا لە هەموو پێم وابێت لە هەموو کۆمپانیایەکە ئەوە هەیە. لەوێ ئەو ڕێنمایانە چین کە دەبێ عمرەکارێک بیزانێت ئایا ئێوە چەند تیمتان تەشکیل دەدەن و سەرپەرشتیارتان هەیە لەوێ چۆن ئەوەی کە زۆر گرنگە سەرەتا کە تۆ چیتە ناو ئەم شارەوە پێویستە بەوە هەیە کە یەکەم خاڵ دەستی پێەکەی چوونە ناو فندقەکەتەوەی کاتی ئەو شوێنە وەرئەگری کە تۆ لێرە لەم فندقا چەند ڕۆژێک گەمێنیتەوانی ئەمە یەکەم خاڵتە پاشان دابەشبوونی ژوورەکان پاشان بڵێن ئەوانەی کە پەیوەندی ئەەکەن بە کەسوکاریانەوانە بێ یەکسەر دابەزی لایانی ئیداری بڵێن تۆ دەستکەی بەکڕینی سینکارتەکان بۆیان لەوێش سینکار تۆزێ بە زەحمەتە بە تایبەتی بڵێن وە 2-3 ساڵەوەی لێ هاتووە 2 ساڵێکە بە پەنجەمۆر و بە فیزەیە جاری واشێ لەوە شاگرفتمان تووشە بێ هەمانە بە تایبەتی لە بەتەمەنەکانە پەنجەمۆری نایخوێنێتەوە ئەوە زۆر جار بێ بەشە بێ لە کڕینی ئەو سینکارتی کە مەبەستێتی دوای ئەوە دەستەکەین بە زیارەتەکان یەکەم شوێن کە دەستی پێەکەین زیارەتی مزگەوتی پێغەمبەری نازدارە صلی الله تعالی علیه وسلم پاشان زیارەتی مەزاری پڕ نورینی پێغەمبەری ئازیزمان و هەردوو هاوڵە بە ڕێزەکەی سەڵات و سەلامی خۆی گەورەی لەسەر بێ کە ئەبوو بەکری سەدیق و عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خۆی گەورەیان لەسەر بێت. ئەمانە لە مەدینەن لە چوارچێوەی مزگەوتەکە دەرناچن لە دوای ئەوە دەست پێەکەی بە بڵێن بەرەو گۆڕستانی بەقیع بە ئەگەر کاتی هێبوو کە زیاتر لە 10,000 ئەسحابی پێغەمبەری نازدار لێوێدا ئەسپەردەی خاک کراون دایکی ئیمانداران عایشەی دایکی ئیمانداران کە لەوێ و هەروە فاتیمە کچی پێغەمبەری نازدار کوڕی پێغەمبەری نازدار ئیبراهیم هەروەها پورەکانی مامەکانی زۆر لە کەسوکاری پێغەمبەری نازدار صلی الله تعالی علیه وسلم بەلای ڕاستە لەوێدا ئەسپەردەی خاک کراون و زیاتر لە 10,000 ئەسحابی پێغەمبەری نازداری شۆچید
هەروەکو سنەتێکی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام سەلامیان لێ یەکەیت و دوعای خێر بۆ ئەوانیش بۆ خۆش دەکەیت. ڕێبەری گەشت کێ زۆر جارە بینین بانخوازان و مامۆستایانی ئاینی و خەڵکانێکی وەکۆڵێ دیاری نێو کۆمەڵگە دەبنە پێشەنگی ئەو خەڵکە لەوێ هەم ئاشنایانەکەن بە ڕوکنەکانی عومرە بە شوێنە پیرۆزەکان بە مزگەوتی پێغەمبەر بە گۆڕستانی بەقیع و زۆر جاریش وتار و خوتبەی ئاینیان هەیە بە زمانی کوردی. ئەم کەسانێکیان و ئێوە لە سچ پێوەری هەڵیانە بژێن. زۆر جار مامۆستاکە خۆی لە لاتەوانێ بڵێن ئێوێ لە کۆمپانیەکەی تۆ بڕوات. زۆر جاریشەیە کۆمپانیەکە پێویستی پێێتی داوا لە مامۆستاکە کات کە بێ هاوکاری بکات. ئێوە ڕێبەری بەردەوامیتان هەیە بۆ منە کەسێک هەر بەردەوام هی وەکو کۆمپانیاکەی خۆتان وەکو خۆم بەردەوامی وەکو کۆمپانیاکەی خۆم بەردەوامی ڕێبەری کۆمپانیاکەی خۆم جاری زۆر جاریشەیە مامۆستای بەڕێزمان لەگەڵان ئەس بە تایبەتی بە بەردەوامی خۆم. چەند ڕۆژ لە مەدینە دەمێنەوە دوای دەستنە مەکە و ڕوکنانی تر کە لە مەکە ئەمێنێتەوە لەسەر ئاستی ئەو فندقەی تۆ تایەژی بە تایبەتی ئێستا خواستی ئیزدیحامێکی زۆر هەڵاوسانێکی یعنی خەڵق بە تایبەتی لە مەدینەی پیرۆزە زۆر بە زەحمەت کە تۆ توانی بین تۆ ئێستا زیاتر ئاستەکان لە 3 ڕۆژ جاری وایە تێ ناپەڕێ بەڵام کاتەکانی کە 4 ڕۆژە. زۆر باشە. زۆر جار ئێمە گلەی لە بازرگان و فرۆشیارەکانەکەین کە بۆچی جیاوازی نرخەیە لە کاڵایەکە لە پێش ڕەمەزان و لە ناو ڕەمەزانی پیرۆزدا. جیاوازی نرخی عومرە زۆر جار بە 9 وەرەقە و بە 8 وەرەقە و بە 10 وەرەقە تۆ پێش ڕەمەزانە چیتە گەشتی عومرە لە ڕەمەزانە بۆ بەرزە بێتەوە بۆ 14 وەرەقە و 13 وەرەقە. ئەمە پەیوەندی بە ئیستیغلالکردنی مانگەکەەوە هەیە لەلایەن کۆمپانیاکانەوە یان بڕی ئەو تێچوون و پێداویستی و ئوتێل و شێوازە ئیگرێتەوە کە سعودیە پێشکەشی ئەو گەشتیاران دەستخۆش بێ خاڵێکی جوانە. یەکەم گەشتەکان لە مانگی غەیری ڕەمەزانە 10 ڕۆژە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە مانگە لەگەڵ 15 ڕۆژ. ئەمە یەکێک لەو خاڵانی کە پارەکە زیاکات. دوو هەمیان لەوێ فندقەکان بڵێن ئەو شوێنانی کە تۆی نیشتە جێبیتایە گران ئەبن. ینی خواستێکی زۆری لەسەر لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە غەیری ڕەمەزان خواست لەسەر و شوێنانە کەمترە. نرخەکان زۆر فەرقی هەیە لەگەڵ غەیری ڕەمەزان و لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان. گەشتیاری کورد جەناب داماشت بەوە کرد زۆر جار کەسە بە تەمەنەکان بەهۆی لوزبوونی پەنجەیان ئەو بڕبڕانەیان نەماوەتەوە پەنجە مۆر نایخۆن. ئەمە کێشەیەک لەوە چێ کابرایکی فارس و تورک و عەرەبی ژەی بێت. بەڵام بەنسبەت گەشتیاری کوردەوە لەوەی چه کێشە و گیرروگرفتێکەیە کە ڕوبەڕووی بێتەوە ئایا لە ڕووی نەزانینی زمانەوە بێ چوزانم ئەو تەعاملوشتانی کە لەوێ لەگەڵیاکە تا ڕادەیەکی زۆر باش ئەگەر بڵێم گەشتیاری کورد لە هەموو ئاستێکە زۆر باشترە لە گەشتیارەکانی کە بە تایبەتی بەڵام ئەو خاڵی کە تۆ زێتیای لاوازین وەکو گەشتیاری عومرەکاری خۆمان لایانی ڕۆشنبیری سەفەرە کەمە لاوازە لەوەیانە. یعنی بۆ نمونە ئەو قسەی جەناب دەمە ئەگرێتەوە ئەگەر ئێمە ئەو کەسانی کەیان بین بۆ عومرە یاخود بۆ حەج بین لێرە دەورێکی 2 ڕۆژەی یاسی ڕۆژیان بۆ بکەینەوانێ زۆر ئاستەکە لەوێ بەرزتر ئەبێتەوانێ وەک لەوەی کە بە هەڕەمەکی بیان بێت. لە ڕووی ئەتەکێتی پاک و خاوێنی و تەعاملکردن لەگەڵەوانی تر زۆر جارگلەی لە بەشێ لە حاجیانی پاکستانی و تورکی و ئێرانی و ئەو کۆمەلگانی ترەکرێکە لە ڕووی پاک و خاوێنی و حتا بۆ منە پاراستنی شتومەکی حاجیانی تر و پاکڕاگرتنی ژینگە گلەیەکی زۆریان لێکرێت. حاجی کورد لەکوێی ئەم پرەنسیپ و ئەتەکێتە جوانەدایە کە ئەلحەمدولە بازەکرێکە کورد میلەتێکی پاک و خاوێنە. من پێم وا بێت لە ئاستێکی زۆر بەرزە لەو لایەنەوەی ینی ئێستا چینەکانی کە بەڵێ چینەکانی کە وەکو ئەفغانی وەکو پاکستانی وەکو هیندی لە ئاستێکی زۆر نزمە لە ئاستی ئەوەی کە جەنابەت باسیەکەی بەڵام ئەوانەی خۆمان بەڕاستی وەکو ئەوەی کە ڕۆشنبیرێکی ڕێگاش تا ڕادەیەک بە زۆری نیان نیەک کابرا پیرێژنێکی فەقیریا پیرەپیاوێکی داما و هیچ لە سەفەرەکەی نازانی ئەگەر تۆ بۆ نونە دەستی نەگری و ڕێبەرایەتیەکەی نەکەی بەڵام لەگەڵەوە لەو ئاستی کە جەنابەت باسیەکەی کە بریتە لە خاوێنی پێم وابێ لە خوا بەسیابێت لە پێشی نەتەوەکانی کەشەوەی کای حاجی ڕێنمایی گرنگ چییە بۆی کە گەشتیارانی عەمرە بزانن و جێبەجێ بکەن لە ماڵەوە کە دەردەچن یاوە پێداویستیانی کە دەبێت لەگەڵ یان نابێ بە تایبەتی ڕەنگە جیاوازی کەش و هەوا هەبێ چ پێویستە ینی چ ڕێنمایەکی زەرور هەیە کە لێرەوە پێیان بڵێن ئەوەی کە گرنگە بڵێن کەسەکە کە هەموو کەسێک ئاچێ گەشتێکەکە خۆی ئەپێچێتەوە یعنی چۆنەڵی ئەو بۆ ئەو گەشتەی چی پێویستە ئامادەیەکە گەشتی حاجی عومرەکانیش پێم وابێ ئێستا شتەکانیان زۆر کەم بۆتەوە جاران لێرەوە خواردنیانە بەر یعنی شتەکان لەوێ خۆیان خواردنیان دروستە کرد ئێستا لەخوا بە زیابێت ینی کۆمپانیەکان کارێکیان کردووە ئەو شتانە زۆر کەم بۆتەوە لێ یعنی ئێستا بۆ نمونە ساڵێمە وەکو کۆمپانیای خۆمان سێژەم خواردنمانەیە بەیانی نیوەڕۆ ئێوارە ینی کەسەکە بەس ئەوەی بۆ مێنێتەوە عیبادەت کات یا جلوبەرگی خۆی بە خاوێنی ڕەمەزانە نیوەڕۆی بۆ چیە دەوێت نا غەیری ڕەمەزان ما بەسم لە غەیری ڕەمەزان
ڕەمەزانیش ئەوە بڵێن ئێستا ئیفتارمان ئامادەیە زۆر باشە. مۆزوعی دابینکردنی ڤیزا، دابینکردنی فڕۆکە و ئەمانە تا چەند ئێستا گرفتان بۆ دروستە بێت؟ وەکو فڕۆکە بڵێن خواستێکی زۆری لەسەر بوو کۆمپانیەکان کە بە ژمارەیەک بەڕێوەبەرایەتی حەجی عومرەی هەولێر داوای کرد بەڕاستی دەورێکی کاریگەریان هەبوو ئینسان ئەبێ یعنی لێرەوە ڕاستیەکان بڵێ. هەروەها کۆمەڵی بەڕێوەبەری کۆمەڵی کۆمپانیەکانی ئێرش کە کاک حاجی قادرە لێرەوە ئەمێ سپاسی کەم ئەویش دەورێکی کاریگەری هەیە لە بەڕێکردنی بەڕاستی عومرەکارەکانە لە مەتاری سلێمانیەوە. ئەوانیش بۆ داواکردنی تیار و دابینکردنی لە هەولێرەوە ئەتوانم بڵێم ئیشێکی زۆر باشیان کرد، هەرچەند لەوانەیە یعنی چۆنەڵی هێشتا خواستی هەموو کۆمپانیەکان نەبێوەکو نەفەرەوەی کە ئامێنێتەوە بە ڕێگەی ترانزیت ئەڕوات، بەڵام تا ڕادێک ژمارەیەکی زۆر باشیان دابین کرد الحەمدوللا زۆر باش بوو. لەگەڵ ساڵانە جیاوازێکی زۆر هەیە لە کاتی خۆشیان قسەشە فەرمووی تیارە دوانەکەوتەوە لە هەموو کات و ئاستەکانە ئەمان. چەندە خەڵکتانەیە لەوەی کە لە بەر نەبوونی مەحرەم لەگەڵ یا بۆ نمونە ینی سوودمە نەبوو بێ لەو گەشتەیە؟ زۆرە، بەڵام من پێم وابێت ینی بەڕاستی بە بێ مەحرەم سەفەر نەکرێت باشترە. زۆر داوامان لێکن یعنی وا باشترە ڕێگریەکەن یان بۆ منە عەرەبستان خۆی پێڵم وەکو لایەنە شەرعیەکەی ئەمە لایەنێکە کچێکی گەنج یان ئافرەتێکی گەنج با کەسێکی خۆی لەگەڵا بێ باشترە. بەدەر لە لایەنە شەرعیەکەی لەوێژ ڕێگری هەیە هیچ ڕێبگیریەک نییە کە تۆ بۆ من ناگەر سعودیە بۆی بکات کەس ڕێبگیری و لێ ناکات. سعودیە گرنگی بۆەدا کە زۆر گرنگی پێدا بە تایبەتی ئەم ساڵ، بەڵام ئێستا پێم وابێت لەوەی ئاسانکاریی تەواو بۆش کرابێت. زۆر باشە. ئەوەی کە زیاتر ئێستا قسەشێک کرد عەفوداوای لێبوردنەکەم ڤیزا لەگەڵ ساڵانە ئێستا ئاسانکاری زۆر باشی بۆ کراوە. لەکوێ ئەوە ڤیزا؟ لە سلێمانی. لە سلێمانی لە سلێمانی ڤیزاکە لێ دەدەن بۆ؟ بەڵێ ینی بۆ منە تۆ ئیشی بۆکەی لێرەوە بڵێن فۆرمێکە پڕیەکەیتەوە ئەیدەی بەوان ئەوانیش وەڵامە دێنەوانێت تۆ لێرە لە کۆمپانیاکەی خۆتۆتانی ڤیزەکە ڕاکێشی. ئاسان ئێستا زۆر جاران دەچویتەوە بزانێت هەموو ئەم جیاوازانە کۆکراوانێ و 2 هەفتە لەوە پێشە بووە بچوە لە ئەردەن لێوە دابنرایە و اینجا دوای ئەوە بگەڕایەوانێ و بە هەفتەیەکە گەڕایەوانێ و پاشان اینجا تۆ سەفەرەکە دەکرد. زۆر باشە. پرس بوو بەس ئێستاوانیە دابینکردنی حاڵەتەکانی تەندروستیەوەی کە پێویستکە لە نەخۆشکەوتنی گەشتیارێک یاخۆت جۆرە حاڵەتێکی ڕووداوێکی بەسەرا بێت لەوێ ئیمکانات و پێداویستی چۆن هەیە لە وەکولایانی سەرەتاییمە لە کاتی حەجا زۆر جار دەوری ئەویان پێوە بینیوین دەوری تیمێکی خێرا بۆ سەرەتایی بۆ بەدەمەوە چوونی ئەو حاجەی کە لەگەڵ تۆایە، بەڵام دایمەن کۆمەڵە عیلاجێکی سەرەتایی شوپەیە لەوێش بنکەی تایبەتی هەیە بۆ نەخۆش کەسێک کە نەخۆشەکەوێت توانی بە زووترین کات بیگەنیتەوە شوێن بەدەمتەوە هەن و پێم وابێ سعودیە لەوایانە یعنی چۆنەڵی بەڕاستکارێکی زۆر باشەکە و لە مستەوایەکی زۆر باشە بەبێ بەرامبەر هەر حاجێک پێویستی بە گەورەترین عملیات بێ یاخود پێویستی بە هەر شتێک بێت خزمەت یەکرێت. هەماهنگگی نێوان کۆمپانیەکان لێرە چۆنە؟ زۆر باش. من هەموو کۆمپانیایەک لێرەوە کە ینی سپاسی هەر هەمویانەکە من هەمویان بە برایەکی گەورەی خۆم ئەزانم و لەخوا بە زیابێت جوانیەکی تۆکمە بە هەمویانەوە دیارە زۆر بەیان لەخوا بۆ گەشتی سەفەری حەج کۆمپانیەکانیش گرفتێکیانەیە لەوەی کە تیر و پشت بکرێ بەکێ بدرێ بەکێ نەدرێ؟ تا ئێستا گرفتێک نەبووە، شتەکان زۆر بەڕوونی لەبەر چاوی خۆتا بوو هیچ کێشێکتیان لە ئێستاەوە دابین کراوە سەفەری کۆتایی هاتووە تاوا کۆتایی پێ ئێستا کۆمپانیەکان ئامادەیان هەیە ئێستا بۆ باڵێ حاجیشیان تاوا کۆتایێت کەی وەرزی گەشتی عەمرە تاوا بێت لە کۆتایی مانگی ڕەمەزان ئیتر کۆتایی بە گەشتی عومرەی. ئەمە کۆمپانیەکان نیان بن یاخود عەربستانیش خۆی ڕێگری دەکات لە هاتن لە شەوالی شا هەیە سعودی ڕێبگیری ناکات لە سەرەتای شەوالی شاتوانی گەشتی پیرۆزی عومران جام ئەی بۆیەوە نایکەن لەوانەیە هەبێت هەر لە سلێمانی کە دوای شەوال کۆتایی پێدێت تاکەی دووبارە عەمرە نیەت هەتاوەکو حەج کۆتایی پێ پرۆسی حەج. زۆر باشە. من پرسیاری کەوتووەم نەماوە گەر خۆتان ڕێنمایی و قسێکی تایبەتان هەبێ بۆ ئەوانی کە بەشدار دەبن لەو گەشتە پیرۆزەدا. خی گەورە نمونەتان زیاکە دەستان خۆش بێ ینی ئیشێکی زۆر جوانتان کردو و تەلەڤیزیۆنەکەی پەیامیش ئەلحەمدولیلا کەم تەرخەمی نەکردووە لە ئاستی کۆمپانیەکانە بەردەوام هەوڵی ئەوەی داوە کە خەڵق بە پەرۆژ بێت زیاتر بەرەو پەیامی خوایی ئینشاڵڵا دڵ و دەروونێکی جوانەوانێ بەرە ئەو شوێنە پیرۆزانە بکەوێتە ڕێ کە بەڕاستی مەکە و مەدینە یاخود حەجی عومرە ئاواتی زۆربەی ئەو کەسانەیە و خی گەورە بەنسیبی ئەو کەسانەشی کات کە ئایانەوێ ئەو هەنگاوە پیرۆزە بنێن کە شوێنی داڕژانی ڕەحمەتە کەعبەی پیرۆز شوێنی ئاشبوونەوەی لەگەڵ خوا شوێنی نزیکبوونەوەی لەگەڵ خوا شوێنی لێخۆشبوون و لێبوردونە هەروەها تۆچی وەلای خەیرە خەڵقیلا کە سەلامێکت بگاتە لای پێغەمبەری نازدار صلی الله تعالی علیه وسلم ئیتر دڵخۆش بە بەوەی کە بەستە
یعنی ئەبێ ئینشاءڵڵا ئێمە بەو ڕوو بکەین ئەو شوێنانە بە نیەتێکی پاکەوە بە ئیخلاسێکەوە ئەوەکەی کە ئێمێنێتەوە لەسەر خی پەروەردگار خی گەورە بەنسی و قسمەتی هەموو لایشکە ئینشاءڵڵا. ئامین. زۆر سپاس بۆ کاک حاجی عەبدوڵڵا گوێزی بەڕێوەبەری کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. بینەرانی عەزیز، ناوبڕێکی کورت وەردەگرین و لە تەوەری دووەم و بڕگەکانی دیکەی بەرنامەی پەیامی ڕۆژ پێتان دەگەینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون، ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. لە دەستپێشی ڕۆژدا کوپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە. لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنمەکەمان تایبەتە لەسەر کتێبی سینزان لە نامەیەکدا کە نووسین و بەرهەمی بەڕێز مامۆستا ئەیوب عەنەبیە کە تەوەری ئەم ڕێگەی بەرنمەکەشمان لەگەڵەوە گفتوگۆ دەکەین بەڵام سەرەتا دەچینە لای زانیاریەک. پارشێ و باشترین جۆرەکانی خۆراک. خراپترین جۆرەکانی خۆراکیش بۆ پارشێ و کامانن، واتە هەم باشترین و هەم خراپترینیان. ژەمی پارشێ و ژەمێکی سەرەکی و گرنگی مانگی ڕەمەزانی پیرۆزە کە پێویستە بخورێت و تا درەنگتر بخورێت باشترە. باشترین جۆرەکانی خۆراک بۆ پارشێ و یەکێک لەم خۆراکانە یەک قاپ ماست یان هێلکەی کوڵاو یان پەنیر یان نیسکە یان گوێز و هەنگوین یان خۆت یەک قاپ ماست و نۆکاو یان یەک قاپ ماستی لۆبیای کوڵاو. واتە ماست و لۆبیاکە تێکەڵ نەبێ یان ماست و نۆکە قاپی ماست بەڵام نۆکاو بێ یاخود لۆبیای کوڵاو بێت. نانی تیری یان نانی هەورامی ئاردی جۆ یان ئاردی بۆر باشترە. 2 بۆ 3 دنگ زەیتون. میوەیەک یان سەوزەیەک بە تایبەتی شووتی، کاڵک، ترۆزی، خەیار، قەیسی، خورما، مۆز، چوالەی سەوز، هەڵوژە، ڕێواز، شلیک. 1-2 پەرداخ ئاو. چا باشترە نەخورێتەوە ئەگەر خورایەوە لە 1 پیاڵە زیاتر نەبێت. پێویستە تا نیو سەعات پاش خواردن مرۆڤ پاڵ نەکەوێت و نەخەوێت. خراپترین جۆرەکانی خۆراک بۆ پارشێ و کامانن. برنج و شلە، خواردنی سوورۆکراو، شیرینی و چەوری، فاستفود، شەربەتی گیراوە و شەربەتی فرێش و خواردنەوە گازیەکان، خۆراکی سوێر و پڕبەهارات و ترشیات و سوێرکراو. ئەمانە بەرهەمی دکتۆر کامەران ڕەسوڵ ژاژڵەیە پسپۆڕی زانستی خۆراک و نەشتەرگەری کە لە واڵەکەی بەڕێزیانەوە وەرمانگرتووە بۆ هیوایی کە لە بەرنمەکانی داهاتوودا سوود لە بەڕێزیان بکرین و ڕاستەخۆ لە ناو بەرنامەی پەیامی ڕۆژەوە زانیاری زیاترچان لەسەر خۆراک و خواردنەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پێتان بگەێنین. بەڵێ عزیزان خۆشەویستان جەلال پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ درەنگ پارشێوکردن و زوو بەربانکردنەوە یەکێکە لە سونەتانی من و پێغەمبەرانی پێش منەوەی کە جەناب داماژت پێکرد فەرموویت تا درەنگ بخورێ باشترە. ئەوە کاتە سونەتێکی پێغەمبەری خوایە و 1000 ساڵ بەر لە ئێستا و سوودەی زانیوە. سی نزا لە نامەیەکدا بەرهەمێکی نوێی بەڕێز کاگە ئەیوب عەنەبیە کە بەڕێزیان ئێستا میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە بۆ قسەکردن لەسەر ئەم بەرهەمەی و بۆ کۆمەڵێ مناجات و شادی جوانی تایبەت عیرفانیانە تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان. مامۆستا ئەیوب عەنەبی زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون و کە لە شاری هەڵەبجەشەوە تەشریفتانەوە کۆڵێکی تر مەمنونی. زۆر سوپاس دەستخۆشیان لێ یەکەم دەستخۆشی لە ستافی بەرنامی پەیامی ڕۆژەکەم و هەردوو برای بەڕێز و خۆشەویستم کاک ریاض و کاک جەلال دەستان خۆش بێ. زۆر سوپاس بۆ برایانەی لە پشت کامێرە و لە ژووری مۆنتێر مەشغوڵە بن بەم بەرنامە. زۆر سوپاس زۆر بەخێر بێ و تاعاتتان قبول بێ. سوپاس. بۆچی سی نزا لە نامەیەکدا سی نزات کۆ کردوتەوە لە نامەیەکدا تەوێ بۆ کی بنێری؟ وەڵام من کاک ریاض ئەگەر دەرفەتە بێ حەزەکەم لە پێشدەستیەکە وەگەوترێ باز لە عیرفانیات بکەین بەر لەوەی بچینە ناو وەڵامی پرسیارەکە دیشالار ئەگەینەوە. دیارە عیرفانیات خۆی بۆ خۆی ئەدەبە زوهدە و هەروەها مناجات خۆی بۆ خۆی لە خۆیان ئەدەبە. ئەم ئەدەبە بەشێک نییە لە ئەدەبی کوردی. لێرا ڕەنگە پرسیارێک دروست بێت بۆ بگرە هەموو ئەدەبی کوردیە بە نمونەی ئەدەبی شعری قوتابخانەکانی کوردی لە شعری عیرفانیاتەوە سەرچاوی گرتووە کەواتە ئەدەبی مناجات یان ئەدەبی عیرفان دایکی ئەدەبی کوردیە. بە نمونەی شاعری قوتابخانەکان وەکو مەحوی و مەولەوی و بێخود و کامانە توانین بڵێن سێکوچکەی عیرفانیاتی ئەدەبی کوردی. هەروەها ئەم ئەدەبی عیرفانیاتە لەگەڵ ململانەکانی ئەدەبەکانی تردا بێگومان لە بەربەرەکانی بوون. ئەدەبیاتی جیهان خاڵیە لەم ئەدەبە بەواتای ئەدەبی عیرفان بە حکمی دووری لە ژیانی ستونی ئیلاهی کەواتە ئێمە دوو زۆر ئەدەبمانەیە. ئەدەبێکمانەیە ستونیە ئەوە ئەدەبی عیرفانیاتە، ئەدەبێکمانەیە ئاسۆیەوە ئەدەبی بە جیهانی بوون و ئەولەمە و گڵۆباڵ و هەروەها مادیات و ماتریالیزم و ئیلاخری. ئەم ئەدەبی ناوچە کە خۆمان تایە ئاژین بۆتە زادگای ئەم جۆرە ئەدەبی عیرفانیات تا قیامەتیش ئەم جۆرە ئەدەبە بە زیندوێتی ئەمێنێتەوە. و هەر لە نمونەی شعرێکی شێخ جەلالەدینی ڕۆمیۆ کاڵێ بژنە و ئەزنەی چون حکایەت میکوند ئەس جودایی هاتێ شکایەت میکوند. ئەوە بەڕاستی پێمان ئەڵێ ئەم ئەدەبە چۆنە لە ڕووی عیرفانیاتەوە. ئەم ئەدەبی عیرفانیاتە لە ئەدەبیاتی کوردیا کەوتمان وەک دایشی ئەدەبی کوردی وایە لە ئەدەبیاتی کوردیا لە سەرەتاوە کە دەستمان پێکردووە لە ئەتوانین بڵێن لە 100 ساڵی ڕابردوودا پێش ڕاپەڕین
دابڕانێکی بە خۆیەوە بینیوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی شۆڕشەکانی ماوی و مارکس و لینانە کە سەریان هەڵداوە ئەو کاتەش ئەدەبێکە بەڕێگەیەکی نیوە بڵێن ئەدەبێکی ئیخوانیزم نەیتوانیوە بەربەرەکانی لەگەڵ ئەم ئەدەبی جیهانیا بکات بەڵکو هەر لە سەرەتاوە تەنها یەک دوودانە قەڵەمێک هەبوون ململانیان داوە بەم لێشاوە بەڕاستی ئەویش بە پێی توانا و دەرفەت واروا تێکستی عیرفانیات و شعری مناجات و عیرفانیاتیان نووسیوە ئەوانیش لە سۆراغی ژیان و ژانی مان و چروی باوەڕا خۆیان دەبینێتەوە تەنها ئەو سێ چوار قەڵەمەیە بەڵام خۆشبەختانە لە دوای ڕاپەڕین کاتێکە هۆشیاری ئیسلامی دەست پێ دەکات بەڕاستی ئەم ئەدەبی عیرفاناتە دەچێتەوە سەرسکەی خۆی شان بەشانی تەوژمی ئیسلامی شان بەشانی هۆشیاری ئیسلامی ئەم عیرفانە پێگەی خۆی قایم و جێگیرەکات کاتێک دەڕۆینە سەرباری ئەوەی کە لە ململانەکانی جیهاندا ڕوبەڕووی ئەدەبی جیهانیە بێتەوە ئەدەبیات عیرفان لەوەی کە ئەدەبی جیهانی ئەدەبێ ماتریالیزمەکە و مادیەکە خۆی لە خۆی ئەگەر بوترێت ئەدەبێکی گەمژە و ئەدەبێکی وونە لە دوای ڕاپەڕینەوە ئەم ئەدەبە تا ئێستاشە بە زیندوێتی ماوەتەوە هەروەها لەناو ئەم ئەدەبەدا بەڕاستی کۆمەڵێ پێشکەوتن و کۆمەڵێک داهێنانی نوێ لە خودی ئیلاهی نامەکانە کەس ئەتوانم وەک ئەڵێ داوای لێبوردن لەو ناوانەیە کەم کە ئەگەر ڕەنگە نتوانم حەقی خۆیان پێ بم بەڵام هەندێک ناوی دیارمان هەیە بەڕاستی لەم ئەدەبیاتی عیرفانە جێپی خۆیان قایم کردووە ئەوانیش ئەدەب دکتۆر سەباح بەرزنجیە نەبە زەورامیە گۆران عەباسە عادل شاسواریە ئەکرەم عەنەبیە ئاری بامۆچی و مادیەورامی کۆچ کردووە بە ڕەحمەت بێ وەها ئیمان شارەزووری و ئەحسەن حەسەن و برای بچووکیشتان توانیمە لەسەر ئەو ڕێڕەوە بەردەوام بم ئەوەی ماوەتەوە بێڵێم لە ڕاستیە ئەم دوو جۆر ئەدەبە ئێستاچێ وجودی هەیە هەردوو جۆر ئەدەبیش هەیە ئەدەبێکمانەیە ئاسۆییە ئەم ئەدەبی ئاسۆیە بریتێ لە ئەدەبی ئینسانسازی بریتێ لە ئەدەبی مادی بریتێ لە ئەدەبی بەرجەستە بریتێ لە ئەدەبی ماتریالیزمی وەک ئاماژەمان پێکرد و هەر لەگەڵ لە دایکبوونیشە ئەمرێت واتە چێژبەخش نییە ئەوەی کامێنێتەوە قاوغە تەنها قەباخێکە و ماوەتەوە بەڵام ئەدەبی ستونی ئەدەبێکە ستونی ئیلاهیە واتە سێ بەشی لای پەروەردگارە و بەشێکی لەسەر زەویایە ئەم ئەدەبەستونێ ئەوەی ئەو بەشی کە لەسەر زەویایە ئاماژەیە بە زوهد ئاماژەیە بە نەمری بە خولودی بەمانەوە واروەها بە زیندوێتیش ئەمێنێتەوە هەتا قیامەت واروەها ئەمەش لێرە جێی خۆیەتی کۆتا پێیڤم لەسەر ئەدەبی عیرفانات بە شارێکی ماهوی کاویش ئاماژە بەوەکە لە ڕێ عیرفانەتەوەڵێ لە ڕووسوری عیبادەت لام و ڕووزەردی خەجاڵەت مام بە ناوی سێوی ناوم باخەوان من بەهێ دەکرم دەستان خۆش بێ زۆر سپاس حەزم کرد وەک پێش دەستێک بۆ ئەدەبی عیرفانیات جیاواز لە ئەدەبەکان زۆر باشە سی نزا لە نامەیەکداوە کاگراس بەڵام پێش وەڵام ئەسڵەکەشی من دەمەوێت یەکێک لەو نزایانی کە بەلای خۆتەوە زیاتر گرنگە و جوانتر نووسیوتە بەلای خۆتەوە هەڵبژاردەیە بیخوێنیتەوە بۆمان سەرەتا دەست خۆش بێ کاک جەلال بمبورە کاگراس دوایسمە سەر بەڵام من ئەلبەتە سی نزا بە حکمی وەگەوترێ سی ڕۆژێ ڕەمەزان لە کوردیاتە مەرجش نییە مانجی ڕەمەزان سی بێ بەڕاستی بەزەترە لە وەگەڵێ قسەی کوردیە هاتووە سی ڕۆژێ ڕەمەزان بە ڕۆژ و بووم شتانە جا منیش هەر کە ئارێشیان بگری بەڕاستی کاک جەلال قەناعەتی کولیم هەیە هەمویان تاموچەشی تایبەتی خۆیانیان هەیە بەڵامی چشیان خاڵی نین لەوەی کە یعنی ئەمیان لەو باشتر بێیان لەو باشتر لای خۆتەوە دانەیەکیان حتمما زیاتر پەسەندە نامەی هەشتەمە خوێنمەوە مانگ هەشتەمین نامەی پێیە هەر ئەم معشوقی ناوە ڕەحم و غوفران و مەغفیرەت لە دەوری چواردە ڕوویداوە بێکردەوە زەلیل و عەمەلی ساڵح هەر باوە خەلیفەی مانگ خوڵقی خەڵقە هەر ئەوە ڕەحمەتی هێناوە عاشق کەسێکە معشوقی لە ناو دڵدا حەشارداوە مانگ بە جەوهەری مەزهەری سەنگی مەحەکی دیارە تا خۆر ئاوانە بێ ئێمە قەدری ڕۆشنایی نازانین خۆ نازانین چه حکمەتە فەلسەفەی ئەم ڕۆژوانە وا هەشتەمین نامەم نووسی و هەشت ڕۆژ لە تەمەنم کەم بوو بەڵام کورت و درێژی تەمەن خوددا بڕیاری لەسەرداوە گرنگ ناخی تەمەن جوان بێت نەک ڕوخساری مرۆڤی بوون ویقاری ڕۆح سکوونەتگای مانجی تیلاوەی قورئانە دەسایی مانجی قورئانە بەدر و فەتحیاران لە دڵنامەی ڕۆژواندا ڕەمەزان بۆتە پەروانە ئەی مزگەوتی نووری نەبی ئەی کابەی پەروەردگارم ئەمڕۆ میوانی دڵی تۆ ئەفواتی عامی هێناوە شەپۆلی مژدەی لێخۆشبوون پەیامی پەروەردگارە بۆ هەر کەسێک تەوبەی نەسوور کە خەتمی گوناهی زۆر سپاس
خۆی گەورە پاداشتی بە خێر بداتەوە ئینشاءالله. ئەچینە لای وەڵامی پرسیارێک. بەڵێ دیارە من کاک ڕیاز ئەلحەمدوللا خۆی پەروەردگار پشت و پەنام بێت تا ئێستا شەر بە پشتیوانی خۆی پەروەردگار توانیومە ئەمە ئەلبەتە چوارەمین بەرهەمی مناجاتی ڕەمەزانیە بەڕاستی. یەکەمین بەرهەمیان بە ناوی سحوری بەرەکەتەوە بوو مەبەستمان پێی پارشێوکردنەوە ئەمیشیان مەغریبی بەختەوەریە ئەمەشیان مەبەستمان پێی بەربانگە ئەمیشیان دڵنامەیە ئەتر بریتە لەوەی کە لە دڵات سکوونەتگایەک دروستە بێ کاتێک لە ئەو نێوەندەدا ئەمەی کە سی نزا لە نامەیەکدا دیارە هەر بەرگەکەشی جێ خۆیەتی بەڕاستی زۆر سوپاسی مامۆساکاوە بکەم کە بەرگەکەی بۆ دروستکردم هەر بەکلەشەی دروستکردنی ڕسم وەروە مامۆسا گۆران عەلیش خۆی گەورە پاداشتی باتەوە دیزایانی بۆ کردم 2000 لە شێوازی دیزاین و بەرگا پرسیارێکتانە بۆ اسمە زۆر ناوەڕۆژی سی نزا تەبعاً ئەمە هەرخۆی بۆ خۆی مشتێک نزایەک دەستێک بەرز بووەتەوە ئاماژەیە بە نزا سینامەشمانداناوە تەبعاً سینامەمانداناوە بۆ هەر ڕۆژێک نامەیەک بۆ هەر ڕۆژێک بە شێوازێک ئەدوین بە شێوازێک ئاخافتن لەگەڵ خۆی پەروەردگارەکەین بە شێوازێک نزاکەین و هەرام و نزاکانیشمانەچێتەوە دیسان نامەیەک ئەو نامە پێوترە ڕیسالەی خوای ئەلبەتە لە ناو خودی ناوەڕۆکی کتێبەکە نامەکان نووسراوە تەبعاً سی نزا لە نامەیەکدا ئەمە وەگەوتێ میتافۆرە جۆرێکە لە خواستن هەمەتوانی نزا بخوازی ئەمەتوانی نامەش بخوازی بۆیە لە ناوەڕۆکە نامەمانداناوە نامەی یەکەم و نامەی دووەم کە لە کاتێکا خۆی سی نامەیە لە نزایەکدا سی نزاش لە نامەیەکدا بە هەردوو جیوەکەوە گەوترێ گونجاوەی زۆر باشە ینی باسی کتێبەکانی تریشت بکەین تەنها سینزاکەنە بەگەرچی دێنەوە سەرەوەژلەوەی کە چیتر بەرهەمی ترمان بۆ پێشکەش بکەی بەڵام من زیاتر دڵنامەکە سەرنجی ڕاکێشاوم باسی چیەکە دڵنامەکە ئەم دڵنامەش دیسان دیارە لە بەرگا هەر ئاماژەیە بە ڕەمەزان ئەو سی ڕۆژەی ڕەمەزانە تەنها بەس ناوی کتێبەکە لە دڵنامایە وەگەوەی لە دڵا گیرساوەتەوە لە دڵا سکوونەتێکی وەرگرتووە ڕەمەزان تەنها مناجاتێکە هەر عیرفانیاتە ئەویش بۆ هەر ڕۆژێک دڵنامەیەک باشەوە ئێستا بۆ منەوە دڵنامەیە لە دڵی خۆتەوە دەینووسیا زۆر جار دەچیتە ناو دڵی خەڵکیشە و دەوروبەرەکەتەوە نووسینەکانت بۆ دێت وڵا طبعاً کاکجلا پرسیارەکە زۆر جوانە دیارە ئینسان عادەتەن شعر کاتێکی خۆتە کە لە زاچیرەتە و لەسەر قەڵەمایەکە دووبارە کەسێتەوە سەر کتێبەترە بێ بەی خەڵکی موچەقی جاری واشەیە لە ڕاستیە شعر هەیە یەخەت پێ دەگرێ بەڕاستی وەجاری واشەیە خوا نەخواستە شاعیرمانەیە یەخە بە شعرەگرێ بەڕاستی ئەمە دووشتی جیاوازن من ئەلحەمدولیلا خۆشبەختانە لە ڕووی ئەم تێکستە شعرانەوە بەڕاستی مناجات نزا ئەو ئەدەبە عیرفانی کە ئاماژەم پێکرد ئەو ئەدەبە ستونێ ئیلاهیە لە ڕاستیە یەخی پێگرتووم لە هەمان کاتیشا هەستەکەم یەخی بە باو باپیرانمان گرتووە بە پێشینەکانمان گرتووە بۆ یایبینی ئەو هەموو ئیلاهی نامانە خۆی بۆ خۆی تەنها دەقێک نییە نزای باوکی من و باوکی تۆ خۆی بۆ خۆی ئیلاهی نامەیەکە نزای دایکمان کاتێک لە پارشێوە کاتێک لە بەربانگە لەبەرەوە ئەتوانم بڵێم زمان حاڵی کۆی کۆمەلگا مسلمانەکەیە بەڕاستی نەگەوەی قەتیسی کەم لە خودی خۆمە تەنها یەخی بەخۆم گرتەوە بەڵکو ئەم نزانە ئەم دڵنامانە ئەم مەغریبی بەختەوەریان ئەم سحورانی بەرەکەتە هەمووی پڕیەتی لە نزا هەمووی جۆرێکە لە عشق و معشوق بەخوای پەروەردگارەوە لەبەرەوە خۆم ناکەم بە خاوەنیەوەی ڕاستە لەوە چێ من لە ڕووی زانست و زانیاریەوە تێکستەکەم داڕشت بێت وەگەرنا پشتی شێربەر پێشینانی خۆمان کەوت زۆر باشە ڕێزەگەری اجازەم دەمێت پرسیارێتی لێ بکەم لەوەی کە ئەو دڵنامەیە زیاتر شێوازی نووسینەکەی لە ناوەوە چۆنەوە بەرهەمەکانی جیاوازن یاخود بەسەریەکەون چەند بەرهەمیتیان ئەمیش هەر سی ڕۆژە کاکجەلاجان هەر بۆ سی ڕۆژەی ڕەمەزان کرد مانی ئەم چوار کتێبەی کە لە بەردەستمانە ئاماژەم پێ کرد دڵنامە کە 2011 چاپم کرد ئەوەش 2019 ئەوانی کەشیان مەغریبی بەختەوەریەکە 2006 ئەویشان 2010 سحوری بەرەکەتەکە بەرهەمێکی ناو دڵنامەکەم دەوێ من دڵنامەکە بەسەر چاوت خۆش بێ بەسەرەتا پێم بڵێ باسی چیەکە ئەو بەرهەمەی کە دەیخوێنیتەوە وڵاهی ئەمەیان دیارە ڕەمەزان لە وشەی ڕائومی مضادەکەەوە کە ڕەحمەت و مەغفیرەت و ضمنا من النار منیش بەوە پۆلیانم کردووە کاک جەلال
یعنی لە سەرەتای دەیەمی هەموو ڕیزبەندیەکانە بۆ نمونەی سەر پاڕانەوەی تایە دڵنامەکە بەڵێ هەمووی پاڕانەوەیە زۆر باش بەڵام قستمەوە بۆ ڕوونکردنەوەی بەم هەر چوار کتێبەکە سەرەتای دەیەمین ڕۆژیان بریتە لەو ڕەحمەتی کە مانگی ڕەمەزان هێناوێتی دەی دووەمیان بریتە لە مەغفرەت دەی سێمیشان بریتە لە وەگەڵێ ضمن ئامینە النار خوا بمان پارێزە لە ئاگری دۆزەق ئالەوە جاوەسە لە کۆتاییە هەرکە کردمەوە 21مین ڕۆژ بوو زۆر باشە ئەوڕیانە مامەژە بۆ دەکەن ناوبڕێکی کورد هێوەری دەگرن دوای دێمەوە لای جەنابەت بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرم و دێمەوە لاچان بۆ پێشکەشکردنی بەرهەمی زیاتری مامۆستای وانەبی ماوە ساگەر دەست پێ بکەینەوە فەرموو بەرەمەکەت پێشکەش بکە 21مین ڕۆژ لە 21مین کانی خۆمانە شۆین لە 21مین باخ هەناری مزر دەخۆین لە بەردەم 21مین پەنجەرەتدا لەسەر گوێسەبانی بانێژەی مزگەوتدا بە پەنجەی ئەوینمانەوە 21 تاڵ لە خۆری ژینمان دەخەینە نێو دیوەخانمان لەسایی بەشنی تۆدا ئۆژن بە دەروونمان دەدەین و بە لیباسی خواناسیە و جەستەماندا دەپۆشین ئەی مهریاری شاهی دەسەڵات پێ بە پێ بەنمەی ڕەحمەتی خۆتەوە هاتی تو لە کۆڵانەکانی فیراغدا ئێمەت لە دەستی شەڕ ڕزگار کرد بە پەنجەی ژەنینی کۆرسی پارشێوەوە یەکەم ڕۆژی قەدرت پیرۆز کرد و مارشی ئاوەدانی مزگەوتەکان و چەهچەهەی ماڵەکانت بە ویرد و نزا و حەواڵی خوات کرد هەرچی گوڵە مێخەکی خۆت هەبوو کردتە ملی ژنەکان و هەرچی مەدالیای شەرەفمەندیت هەبوو داد لە یەخەی پیاوەکان ڕەشماڵی نزایی خەندەت بەخشیە لێوی پیرەکان تاجی زێری تەوبەکاریت خستە سەر گەنجەکان و ڕەشماڵی فراوانی خەندەت بەخشیە لێوی پیرەکان بە فەقیانەی خۆشەویستی خواوە یەک یەک بە خۆت ئاشنات کردین ئەی ئاسمانی پڕەسێرە لێرە لێزمەی محیبەتی خوا ئەی مانگە بەشکۆکەی ساڵ و ئەی میوانە ئازیزەکەی سەبا ئەوە منم وەک شێعر عاشقی نووسینەوەی جوانی تۆم ئەوە وەک دەروێش دەف و سۆز ئەکێشێ بۆم ئەوە بە تابلۆیەکەوە خۆی هەڵواسیوە پیاتە ئەوە هەمومانی لە نێو خیابانی تۆدا پیاسە دەکەین و لە نێو دەشتی تۆدا زەیتون سەوسەکەین زەیتون ئەوە ئێمەین لەسەر کێوی قەدر تا یەکە حرفەکانی قورانە خوێنین و لەبەر ماڵی هەموواندا شەربەیەک ئاو بۆ ئیفتار دانین بەم هەموو عیش و نۆشەوە بە لایلایی نوێژی تەراویحەوە بە ئۆفیسی خوداناسی و بەدەم زیکری جەماعیەوە لە خەڵوەتگای فرمێسکی پەشیمانی شەو نوێژی تەوبەدا بەسین ئەی خوددا هاتووم لە دەرگای میهرت دەدەم تا بمکەیتە پەلکەجیای هێزی نوێبوونەوە باوی نەزیهت خۆمە شۆم تا لە گوناه پاک ببمەوە لە کۆڕی تۆ حازر دەبم تا ناوم بچێتە نێو لیستەوە لە سنجی شەڕا هەڵدێن خۆم دەخەمە بەر ڕوخساری جوانیت لە شۆڕشی مناجاتدا دەبمە سەرباز بۆ ئەوەی بە فیشەکی پەشیمانی خۆم لە تاوا خاڵی بکەمەوە لە سنجی شەڕا هەڵدێم خۆم دەخەمە بەر ڕوخساری جوانیت لە شۆڕشی مناجاتدا دەبمە سەرباز بۆ ئەوەی بە فیشەکی پەشیمانی خۆم لە تاوان خاڵی کەمەوە لە سەربازگەی تۆدا دەبمە پاسەوان بۆ پارێزگاری لە ئیمان ئەلوەدا مانگی قورئان دازەخەینە نێو ملی گوناه و بۆ هەڵەکەنین بۆ تاوان پەتی سێدارە بۆ زەمکردن ئامادەکەین بەم ویژدانە زیندوەوە جەهەنەم بۆ بەدڕەوشتی گەرمەکەی
زەمهەریر بۆ خیانەتکاران سازەکەی 21 ڕۆژە بەناو خوێنماندا دەڕۆیت و زەردی گوناهمانە بژیت بە تەنافی ڕۆحماندا خۆت هەڵواسیوە و ماندوو نەبووی لە ڕێنمایی کردنی ئێمە لە دیوەخانی ماڵەکانماندا میوانێکی ڕۆحسووکی ئەی دۆست و ئەزیزی مرۆڤ لە بەرچینەی هەنجیری خۆت ئێمە شتێرکە ئەی باخەوانی بەوەفا 21 ڕۆژە لە کەناری ئارامیەوە هاتوویت و منت لەگەڵ خۆت هێناوە بۆ مەوسیمی پێش خەتا بوون بۆ مەوسیمی پێش خەتا بوون. دەست خۆش بێ بۆچی هەمیشە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا باسکردن لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا گەشتەکانی میعراج و هیجرەت و ماندووبوونەکانی و جەنگ و جیادەکانی یا خۆشەویستی خوددا بۆتە ئیلهام و هەوێنی بەشێ لە شاعرانی کلاسیک تۆ بۆچی هەمیشە بە دەوری ڕەمەزاندا ئەسوڕیتەوە ڕەمەزان بۆچی بۆتە کانیاوی وەکوڵێ شعرەکانی تۆ ئیلهامی شعری تۆ و زۆربەی ئەو مناجات و شعر و دیوانانش هەمویان باز لە ڕەمەزانەکەم وەکو مەغریبی بەختەوەری باسکردن لە پارشێ و دڵنامە ئەمەش کە 30,000 لە نامەیەکدا. بەڵێ وەڵام من کاک ڕاستیان طبعاً خاڵی نیم لەو بابەتی کە جەنابەت ئاماژەت پێ کرد ئەلحەمدولیلا ڕەنگە بڵێم 4-5 دیوانم لەسەر ئەو بابەتانی کە ئاماژەت پێ کرد حازرە و هەروەها بابەتێکم لە 2007 تا بە ناوی سەفەری سکوونەتەوە لە کەعبەی پیرۆز و مەکە و مەدینە نووسیومە ئەوە هەر بۆ خۆی سیرەتە هەر بۆ خۆی سیرەی پێغەمبەری خوایە عومەری کوڕی خەتابە ئەبوبەکری سدیقە عومەری کوڕی خەتابە بەڕاستی هەر هەمویانم دیاگرانی بە تەوەقوعێکی خۆم بۆ بابەتەکانی ئەدەبی عیرفانیات ناکرێ خاڵی بێ لەو جوهد و جیهاد و شەو نخوونی و شەوڕەوی و ئەو هەموو جەنگ و جیهادی کە پێغەمبەری خوا هەواڵە بەڕێزەکان کردوانە یعنی تێکستی زۆر دوور و درێژم لەسەر بەدر هەیە درێژم لەسەر خوانەخواست ڕەخنەگرتنە و ئەمەوەیە گەورەی ڕەمەزان چی وای کردووە کە ڕەمەزان ئەوەندە بە بایەخ و گەورە بێ ببێتە وەکوڵێ دروستکەری ئەو هەموو دیوانانی ئەیوب عەنەبی. طبعاً حقیقەتە ڕاستە فەرمی ڕەمەزان ئێمە بمانێ و نەمانەوێت زۆربەی کارە پیرۆزەکانی پێغەمبەری خوا لە ڕەمەزان ناکراوە ئێستا ئەگەر ڕەنگە بۆ نمونە وەک ئیزافەیەک هەرچەند ڕەنگە لە مەوزوعی دەرزین ئێستا مەوسیمی امتیحاناتە ڕەنگە قوتابی خوێندکاری وایە لە کاکە ڕەمەزانم پێ ناژیرێ لەبەر امتیحانەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە جیهاد قورستر نییە لە ڕەمەزان ناکردوێتی هەرچی تاقیکردنە باڵێ هەمویان یعنی زۆربەی سریەکانی لە ڕەمەزانە دەرکردەوە بۆم لاولا بەڕاستی بەس بینەوە سەر خودی ناوەڕۆک و بابەتەکەی جەنابەت کە ڕەمەزان خۆی بۆ خۆی مانجەکە دایکی هەموو مانگەکانە بەڕاستی و مانجێکە قورئانی تا خەڵات کراوە ئەم قورئانەش پەیامی ژیانە ئەم پەیامەش هەموو چەمکەکانی تری ژیانەگرێتەوە هەر بە جیهادەوە هەر بە هیجرەتەوە هەر بە حەجەوە هەر بە فتوحاتەوە هەمویان لە خودی ڕەمەزان ئاکۆبوونەوە ڕەمەزان کە ئەگەر دایک بێت بەواتای مانگەکانی کە بێگومان ئەم دایکە پەرژ و بڵاو وەچەی خۆی هەیە یەکێ لە وەچەکانی جیهادە یەکێ لە وەچەکانی تری هیجرەتە یەکێ لە وەچەکانی شەو نخۆنیکردن و شەوڕەوی و بڵندبوونەوە و ئەمانی هەمووی لە پەیامی ڕەمەزان لە ڕووی فۆرمەوە نووسینەکانت بۆ منە دەبینین نامەی دووەم جۆرێ لە کێش و سەروای پێوە دیارە کەمانگاتەوە بە پەروەردەوە کاروانی جەمبوون بە مزگەوتەوە کاروانی جەمبوون بە مزگەوتەوە هەنی وەکۆ لە کاروان بەرەو مزگەوت جەمبوون هەم زیاتر جەنابەت حوڕ ئەنووسی یام ئەم جۆرە هەوڵم داوە لە مەیانە بەڕاستی ئەوانی کە ڕەنگە کەم تا زۆرێک زۆریش نام بەو ئینە ڕەنگە دووسێت تێکستی فۆلکلۆر و لەسەر وەزن و قافەی تابێ بەڵام ئەمەیان هەوڵم داوە لە ڕاستیا و عیرفاناتە قەدیمەی کە شاعرانی کلاسیک لە عیرفانات هەنووسیان هەوڵم داوە لەسەر ئەو ڕێچکە بەردەوام بم ئەلحەمدولیلا تێکەڵیشم کردووە پێشم وا بێ وەزن و قافیەکانیش گونجاوتر بوون لە ڕووی ئینەوە ئاسانتر هاتووە بەدەست تا شاعرێکی حوڕ بە باڵای عیرفاناتی ڕەمەزانە هەڵبدەیت ئەوە تەنها زۆر باشە لەبەرەوەی دەرفەتمان کەمە ئەگەر بەرهەمێکی تر بەرهەمێکی خۆت واتە کۆتایی بە مرگی بەرنامەکەش بێنین ماوەسایی من لە خزمەتتانە هەر لە سینزاکە بێ باشتر بێ ڕەنگە چووکە زیاتر تەوەرەکەمان لەسەر سینزاکەیە بەزاماژەشم بەو دووسێ کتێبەی ترم نەیەوە کاگەین ئەو کتێبێکی کەم هەبوو چشە نابێت چەند بەرهەمی ترت هەیە کە لە چاپا بێ یاخود توانای ئێستا چاپکردنت نەبێت من ئێستا بەلۆی بچمە سەر دەقەت شارەکە ئەوەی کە ئێستا مۆڵەتی
چاپەمەنەکانیشی وەرگتە و سحوری بەرەکەتەیە ئەو هینەیە عفو سەفەری سکوونەتەیە ئەوە ئامادەیە بۆ چاپ دیزاینیش کراوە و بەرجیشی ئامادەیە و بابەتێکی تریشم هەیە تایبەتە بە هەموو ئەو سەرکردە ئیسلامیانەی لە ناوچەکە بەگشتی واتە هەر لە هەموو زمانێکەوە کە هەبوون کە شەهید کراون یا لە سجنی زاڵمانە دیسان بە پلەی بەرجی شەهادەت گەشتون بە جۆرێک لە جۆرەکان ئەوە هەر نامیلکەیەک شعر هەر باندازێمە زیاترە بێ بە نزیکەی 50 سەرکردە لە جیهانی ئیسلامیا کۆم کردوونەتەوە و بەشی شێریش بەر ڕاوونی ئیسلامی کوردستان کردووە و ئەو سەحوەی کە خۆمان ئێستا تیایاژین و سەرکردەکانی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی بەرهەمەکەت. حەفدەهەمین نامە بەدر لە فەتحی دڵێکدا مرۆڤ لە دیوی ڕزگار دەکا لە بەردەم حەق و باتڵدا ڕۆژگاری نوێ نیشانەدا ڕویان زەرد بوو جەهلی دوێنێ و جەهلی ئەمڕۆ ماڵوێرانە کوفر سبەی هەر خۆڵ بەسەر خۆیدا دەکا حەفدە ڕۆژە بارانی عشق خاچی بەیارمە دێرێ غەزا بۆ پاکبوونەوەی خاک بژاری گوڵزارمە بڕێ مەوجی بەدرە دوێنێ دەرکەوت ڕۆشنایی بۆ ئەمڕۆ دێنێ مەشخەڵی نووری بەربانگە ناسنامەی تەوبەی دەرێ نیشتێ نزا لەگەڵ پەرچەمی جیهادا ڕێی سرات المستەقیمە لە کۆڕی زیکری ڕۆژوودا ڕۆژی بەدر چەند ئەوینە سوپای کوفر ڕەنجەڕۆ بوو هێزی خوایی چەند بەتینە بنێرن درود و سڵاوات بۆ سەردارەکەی مەدینە. نوێژ و ڕۆژ و شەپۆلی بەندایەتیە و گوناهی ڕۆژ هەڵوەرینە نەسیمی زەکات و حەج پاکبوونەوەی ماڵی دڵ و نیشانەی نەفسی مطمئنە شەهادە یەکەم کۆڵەکەی ڕاگرتنی سەقفی دینە 5 پایە ظاهیر و باڵتن هەرکە هەیبوو ژینی دینە ئەوەی نەیبوو مایەی زەلیلی و پەزینە حەفدە نامە لە بەدرێکدا حەفدە تیر و کەوانە جیهاد لە هەر سەردەمێکدا بۆ سەربڕین هەم مەڵهەم و هەم دەرمانە نزا لە کاتی بەربانگدا لە نێو گوڵدانی ئیمانە مجاهیدی ڕۆژوەوان چاوی لە دەرگای ڕەیانە خدا بە نسیبمان بکەی سبحان الله سبحانە چەند بە میهر و میهرەبانە چەند کاروانی و چەند میوانە. زۆر سپاس بۆ بەڕێز بخێر داتەوە سپاس بۆی کە میوانداری ئەمەشت قبوڵ کردەوە. بینەرانی عزیز دەچینە لای گۆرانیەکی سامی یوسف و دواتر دەچینە لای بڕگەی سێم و کۆتایی بەرنامەکەمان. ثبتني على هذا الدين الله الله واغفر لي والمؤمنين حسبي ربي جنب الله ما في قلبي غير الله نور محمد صلى الله لا إله إلا الله الله. God bless you all. Thank you.
را که بریم به مزار ملا محمد شاه سیل گل لاله زاد و دلبر جان سیل گل لاله زاد و دلبر جان سخی شیر خدا دردم دوا کن مناجات مرا پیش خدا کن مناجات مرا پیش خدا کن یا که بریم به مزار ملا محمد شاه سیل گل لاله زار و دلبر جان گریه کنیم زار زار های های دلبر جان گریه کنیم زار زار های های دلبر حسبی ربی جل الله 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 ما في قلبي غير الله 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 نور محمد صلى الله 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 لا إله إلا الله 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 वो तन्हा कौन है बादशाह वो कौन है ओ मेहरीबा वो कौन है क्या ऊंची शान है उसकी सब निशान है सब दिलों की जान है بربي جل الله ما في قلبي غير الله نور محمد صلى الله لا إله إلا الله af eder günahı Allah alemin padişahı yüreklerin penahı İşit Allah dertimi bu ahlarımı Rahmeyle bağışla günahlarımı Hayır eyle hem akşam hem sabahlarımı Hasbi Rabbi Cellallah Ma fi kalbi gayrullah نور محمد صلى الله لا إله إلا الله سپاس بۆ هاوکارانم لە ژووری کۆنتترۆل بۆی کە بە سرودێکی سامی یوسف سۆدیۆکە و بەرنمەکەمانیان زیاتر ڕازاندەوە. بینەرانی عزیز وەک لە بەرنمەکانی ڕابردوودا ئاماژەمان پێکردبوو ئێوەش لە ڕێگەی تەلێگرام و ڤایبەری ژمارە 1950 ببورن 1950 دەتوانن ڤیددیۆ و زانیاریەکانی خۆتان بگەێنن بۆی کە لە ڕێگەی لە ڕێگەی بەرنامەی پەیامی ڕۆژ لە کەناڵی ئاسمانی پەیامەوە ڤیددیۆ و زانیاریەکانتان بڵاو بکەینەوە. دیارە ئەو ڕقەمەژە و ژمارەش لە تۆڵی زانیاریەکانی کەناڵی ئاسمانی پەیامدا دەڕاوە هەروەها ئیمێڵێکی تایبەتیشمانەیە جیمێڵێکی تایبەت بۆی کە ئێوەش بەشێک من لە ڕازاندنەوەی بەرنامەی پەیامی ڕۆژ. دیارە یەکێک لەو هاوڵاتیانەی کە ڤیددیۆیەکی بۆ نردبین گەنجێکە لە شارۆچکەی خوڕماڵ لەسەر بانی ماڵەکەیدا لەسەر بانەکەیدا هەندێک شتی چاندووە پێکەوە بینەری ڤیددیۆکە دەبین و دواتر دەچینە سەر تەوەری سێم و کۆتایی بەرنامەکەمان.
زۆر سپاس بۆ ئەو هاوڵاتی کە ڤیددیو بۆ نردبن کە دیارەوەش بەشێکە لە زەوق و سەلیقەی شخصەکان کە هەڵساوە لە سەربانی ماڵەکەی کشتتوکاڵێکی کردووە بینیمان بەرهەمی شلیکەکەی چەندە جوان بوو بۆ هیوای کە بینەرانی عزیز ئێوەش ڤیددیوەکانتان بنێرن بۆی کە لە پەیامی ڕۆژ بینەری ڤیددیوەکانی خۆتان بن. زۆر سپاس. ئازیزانم پرۆژە بانکخوازەکانی مامۆستامە لە ئەحمەد کاکە مەحموود بە ڕەحمەت بێتەکەینە تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ. پرۆژە بانکخوازەکانی مامۆستامە لە ئەحمەدی کاکە مەحموود یەکێکە لەو پرۆژە بەربڵاو و وەکۆڵێ فرە ڕەهندانەی کە بۆ خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و بێدارکردنەوە هۆشیارکردنەوەی گەنج و تاکو و ئاراستەکردنی خێزان و پاراستنی خێزان و بەها جوانەکانی کۆمەڵگەی کوردەواری هەر لە چاپکردنی کتێب و سۆشیال مێدیا و دەنگی وەکۆڵێ رادیۆ و زۆر شتی دیکە خزمەتێکی بەرچاویان کردووە. بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا لەگەڵ کۆمەڵێ وەکۆڵێ تۆڕ و لایەنی دیکە پرۆژەی هاوبەشیانەیە بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرۆژەکان و ناوەڕۆک و کاریگەری و کاردانەوەکانیان بەسەر کۆمەلگا و میوانداری زۆر بەڕێز مامۆستا عیرفان ئەحمەد کاکە مەحموود بەرپرسی پرۆژە بانکخوازەکانی مامۆستای ڕەحمەتیمان کردووە. مامۆستا عیرفان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون و تاعات و عیبادەتیشتان قبوڵ بێ. خوا سەلامەتەکە خازە سپاسانەکەم سەرەتا سڵاو ڕێز و حرمەتمێ بۆ هەموو لایەک بۆ بینەرانی بەڕێز بۆ یە بەڕێز خۆشەویستی دەستخۆشتان لێکم بۆ بەرنامە خۆپەتاشی خێرتان باتوە ئینشاءالله. گرنگی ئەم پرۆژە بانکخوازیان لە ئێستاتا لە هەرێمی کوردستان لە بەرامبەر هەژمون و هێرشی ناڕەوای عەلمانیەت وە گومان خستنە سەر ئاینی پیرۆزی ئیسلام و قورئان و کەسایەتی پێغەمبەری پێشەوامان کۆمەڵێ پرۆژەی خێرخوازی و بانکخوازیمان هەن بۆ بەرپەرشدانەوە و نەهێشتنی ئەو گومانانە. گرنگی و بایەخیان چیە بۆ کۆمەڵگەی ئێمە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕاستی ئێستا سۆشیال میدیا بۆتە ئەگە بڵین دەسەڵاتی سێم یا دەسەڵاتی من ئەڵم دەسەڵاتی دووەمیشە ئێستا لە ئێستاونە کاریگەری هەیە. کورتەیەکی زۆر خێرا لەسەر کاریگەری فەیسبوک لە ئەمڕۆها کە بەشێکە لە سۆشیال میدیا کە وەک جەنابەڵی کاریگەریکی زۆر لەسەر کۆمەڵگا هەیە لە بە هەموو بوارەکانی چ باشی چ خراپی. لە ئەمڕۆ فەیسبوک 2 ملیار و 200 ملیۆن ئەندامی هەیە لە ئەمڕۆ ڕۆژانە 1 ملیار و 200 ملیۆن کەس بەشدارە لە ڕۆژانە 5 ئەکاونت لە فەیسبوک دروستەکرێ ڕۆژانە تقریبا ئەوانیشی کە ڕۆژانە 5 ئەکاونت دروستەکرێ ڕۆژانە 5 ئەکاونت بەڵێ نانە لە ثانیەکە عفو لە ثانیەکە 5 ئەکاونت دروستەکرێ لە فەیسبوکە تقریبا ئەوانیشی کە فەیسبوک بۆی ناوی فەیسبوکەیان زیاتر چونکە فەیسبوک زیاتر ئێستا ناو کۆمەڵگەی کوردەواریە بەربڵاو خۆی استفادەی لێەکە. تقریبا ئەوانیشی کە فەیسبوک بەکارێن لە بینی 25 ساڵ بۆ 35 ساڵن یعنی ئەو تەمەنەیە کە تەسیراتی زۆر لەسەرە. ئەو ڤیددیوانی کە ڕۆژانە ئەکرێتەوە لە فەیسبوک 8 ملیارد ڤیددیۆیە یعنی ڕۆژانە 8 ملیارد ڤیددیۆ ئەکرێتەوە. ئەمە کاریگەری تەنها فەیسبوکە وەکو سۆشیال میدیا ناو سۆشیال میدیا تەنها کاریگەری فەیسبوکە لەسەر کۆمەڵگا بۆی ئێمەش وەکو خۆم هەستێکی ئیمانی هەستێکی ئەوەی کە سواز بۆ خاالە و بازنا گەورە بوون لەو بازنا پەروەردەکراوم هەستمان کرد بە گرنگی ئەم بوارش کە ئێستا زانایانی سعودی و زانایانی دنیا پێیان وایە کە داواکردنیش لە سۆشیال میدیا بەواجب بزانن وگوچەند لە مینبەرەکانە واجبە داواکردنی لە سۆشیال میدیا بەواجب بزانن. ئێمەش هەستین ئەلحەمدوللا لە 2008ەوە لە 25 2008ەوە کە ساڵێک بەسەر وفاتی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود تێپەڕی لەو کاتەوە تا ئێستا ئەلحەمدوللا ئێمە دەستمان داوەتە ئەم پرۆژەیە بەڵام گەورەبوون و بەرفراوانیەکەی لە 2012ەوەی کە ئەلحەمدوللا تا ئێستا بەردەوامین و ئەتوانم بڵێم خاوەنی دیجیتال میدیایشین نەکردتەنها سۆشیال میدیا کە سۆشیال میدیا تقریبا سایتی تیانە بەس ئێمە الحەمدوللا خاوەنی ڕاگەیاندنی ئەمە وەکو ستاف و کێبوونەوەی کەم پرۆژیان یەکەم ڕۆژ لەو بەروارەی کە ئاماژەت پێکردوای بەڵێ لە 25 2008 کە باوکم ساڵێک بۆ وفاتی کرد بە پاڵی خۆش بێ ڕەبی خۆم هەستان بەکردنەوەی سایتێک بۆی بە ناوی سایتی ahmedkaka.org ئێتر لەو کاتەوە سەرجەم بەرهەم و تێکۆشانی مامۆستا ئەحمەد کاکە مەحموودم کۆ کردەوە لە سەرجەم نووسینەکانی فتواکانی تێکۆشانی ژیاننامەی بە بەشی عەرەبی و کوردیەوە کە نمونەشم بۆیەوە ناردووە سەرجەم ئەمانم کۆ کردوێتەوە زیاتر لە 7 کەسایەتی کوردستانی ئێران و عێراق مقابلە کرد لەسەر کەسایەتی ئەحمەد کاکە مەحموود. بەس من حەز دەکەم ئەوە بڵێم کە یەکێک لەو هۆکارانەی پاڵی ببنەوە ناوەکە بۆچی گرنگی بە پرۆژەکانی ئەحمەد کاکە مەحموود دەدەم من بەداخی گرانەوە ئەوە شەریکێک لەو بەشانەی کە کۆمەڵگەی ئێمە زیندوو کوژی مرد و پەرستە ئەگەر خۆشم بەشەنەوەم لەوانە من تا باوکم وفاتی نەکرد بەڕاستی زۆر کەم لە کوردستانم خەریکی خوێندن بووم بەس دوای وفاتی گەورەی هزر و فکری ئەحمەد کاکە مەحموودم بۆ دەرکەوە بەڕاستی بۆیە وەکو محەممەد قوت بڵێ ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ تا سەید وفاتی نەکرد نەمانزانی فیضڵات چەند گەورەیە تا سەید وفاتی نەکرد سەید قوتب نەمانزانی کە معالیم فطەریق لە هندستان تەرجمە کراوە بە زمانی هندی ئەڵێ ئەو کاتە هەستماکە کە سەید بیر و هزری سەید قوتب چەند گەورەیە
بەڕاستی منیش لە دوای وفاتی ئەحمەد کاکە مەحموود بۆم دەرکەوت کە بەڕاستی ئەم پیاوە خاوەنی فکرێکی زۆر گەورە، خاوەنی هیزێکی زۆر گەورەی. ئێستا پرۆژەکانی چین ئەگەر بێنە ناو بوارەکان پرۆژەکان بابەتەکانی چین؟ خۆی پرۆژە بانگەوازیەکانی ئەحمەد کاکە مەحموود لە دوو تەوەر پێک دێت. تەوەرێکی بەرهەم و نووسراوەکانیەتی ئەوە کە خۆم بە تایبەتی سەرپەرشتی یەکەم لە هەمووی چەند هەبێت تقریبان 28 دەستنووسی هەیە ئێستا حاضر کە کاکە ڕیاض خوا پاداشی خێری باتەوە زۆربەی نووسیوەتەوە الحەمدولله و لێرەوە سپاسی یەکەم دەستی خۆش بێ یا ڕەبی زۆربەی لە هەمووی گرنگتر لە ناو بەرهەم نووسراوەکانی تەفسیری ڕامانە کە تەفسیری ڕامان الحەمدولله خۆم ئێستاوم بە 5 جار خوێندنەوەی کە 1150 لا بەڕێ تحقیق و تەخریجم بۆ کۆری فرمودەکانی وەرگەڵ کۆمەڵێ برای دڵسۆز و مانونە ناچ لەگەڵ خەڵکی لە ڕێی چاپ بووە پێم وایە بەڵێ 5 جاری چاپ کراوە الحەمدولله نسخەی کراوەتە بازاڕ تقریبا 700,000 نسخی کەوتۆتە بازاڕەوە و سپاس بەخوای پەروەردگار ئێستا کۆدەنگی لەسرە لە ناو کۆمەڵگەی کوردیە بالئیجماع ینی سەلەفی خەلەفی بە هەموو ڕەوتەکانەوە ئیجماعی لەسەرە کە تەفسیری ڕامان یەکەمین تەفسیری کورد لەخوا بەزیاد و بە بەرهەمەکانی تریشی ژیاننامەیەکم لە مودەی ساڵ کە بۆ چاپ کردووە الحەمە بە شێوەیەکی منهەجانە و بە شێوەیەکی پرۆفیشناڵانە کە 3 فەصلە و 28 مەبحەتە کە الحەمدولله چاپ کراوە لای ناوەندی ڕێنەوەنەوە و کتێبێکی تریشم بۆ کۆ کردوێتەوە بە کۆکردنەوەی خۆم ناوم وەڵامی گومان و چاوەشەکاری ناحەزانی ئیسلام کتێبێکی تریشمان بۆ حاضر کردو پرسیار وەڵامی شەرعی تابێت و ئافرەتانی زگەی 1000 پرسیارە ئەمانەتان چۆن کۆ کردوەوە جگە لەوانەی کە دەستنووسەکەن بەجێماوە لەوانی تری لە ڕێی سیدی و تارەکانی ڕابردوو تقریبا لە ناو گۆڤارەکانی بزوتنەوەی ئەو کات و ڕۆژنامەکان و ئەوانە هەموو خۆم ماڵەوە ماڵ گەڕام هەموو کۆ کردوەوە الحەمدولله لە هەموویشی گرتر کە کتێبێکی زۆر نازدارە بەڕێی خۆمەوە کە لە 2002 تەواوی کرد بەڵام قەدەری خواتر چاپ نەکرابووی دوای وفاتی چاپ کراوە کتێبی ژنان و کاروباری لە ژنان لە ئیسلامدا کە ئێستا منهەجە لە سەنتەری حکمت لە هەولێر لە لای ماوسمە لە نادروانیش لە هەولێر لە دەستگای ڕووناکی لەوێش هەر منهەجە و داهێن کتێبی تریش سیاست لە ئیسلامدا بەڕاستی سیاست لە ئیسلامدا من خۆم هەموو جارە لەم کە خوێندمەوە ئەو کاتە بۆم دەرکەوت بەڕاستی ئەحمەد کاکە مەحموود لە ساڵی 87 کتێبێکی وای نووسی بێ کە بە خودی ماسە جەنای ماسالی باپیرمت ماسە بەڕاستی ئەتوانی حکومەتێکی ئیسلامی لە تشکیلکەی ینی هەر ماوەریەکە بۆ خۆی ئەحمەد کاکە مەحموود لەو کتێبە تۆ لە 87 تا باسی تشکیلی دەوڵەت و سوپا و چەک و ئەمانە زۆر گرنگە بەڕاستی ئەم بەرهەم ئەو تەوەری یەکەمی لە پرۆژە بانگەوازیەکان بەرهەم نووسینەکانی بوو تەوەری دووەمی بەڵێ تەوەری یەکەمیشی شتێکم بیر چووکە زەحمەت کتێبێکی گرنگی ئێستا لەجێ چاپایە لە تاران کتێبی فتواکانێتی بۆ چوون و فتواکانی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود کە زیاتر لە 950 لاپەڕەیە 1000 فتوان بۆ کۆ کردوێتەوە تقریبا تحقیق و تەخریجش بۆ کردووە الحەمدولله رب العالمین چمە لای لجنەی فتوای باڵای سلێمانیش ئەوانیش تقریبا کو بڵێ پشتگیریان کردووە لە فتواکانی و پەسەندکراوی لژنەی باڵای فتوای هەرێمی پێم وایە لەلای مامۆستا مەلا عوسمانیش وەکو ئەو کاتەی هەیئەی بزوتنەوەش پەسەندکراون کە ئەمانە وەکو تا ڕادەیەک بۆ ڕابوونی ئیسلامیش دەتوانن سوودی لێ وەربگیرن هەمووی زۆربەی فتواکانی ئەحمەد کاکە مەحموود تەقریزی مامۆستا مەلا عوسمانی لەکوێ ئەمانەت کۆ کردوێتەوە پێشتر هەمووی تقریبا ئەتوانم بڵم دەستنووس بوون دەستنووسەکانم پاراستووە لە دوای وفاتی باوکم و فتواکانیشی زۆربیان لە مەکتەبی فتوای ئەو کاتی بزوتنەوە یەک بوون وەلای مامۆستا مەلا محەممەد بامۆکی و لای کۆمەڵی برایتر وەرمگرتوێتەوە ماڵەوە ماڵ بۆی گەڕاوم ینی بەڕاستی لە هەڵەبجە و تاولێر بە دوای فتواکانە گەڕاوم زۆر باشە بەشی دووەمی پرۆژەکەت بەڵێ جا هەر لەو بوارەیشا دوو گۆڤارم دەرکی کاکاگریا سەر ئاگادارە گۆڤاری مەردی ڕێژمارەیەک و دوی تایبەت و بە تێکۆشانی مامۆستا ئەحمەد کاکە مەحموودەوە کە ئێستا لە سایتەکەی هەیە الحەمدولله تەوەری دووەمیشی وەکو گرنگیدان بە بواری داعوە بانگەواز دوایەوە کە هەستمان کرد بەڕاستی کوردستان وەکو ساحەیەکی لێ هاتووە هەموو کەسیا یاریەکە بەڕاستی ئێمە هەستمان کرد بۆ بەرپرسیارەتی کە ئێستا گومان و ئەوانە زۆر لەسەر ئیسلامی بەتایبەتی لەسەر قورئان لەسەر خودی کەسایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کە لە فەیسبووکا بەدەیان پێیچ هەیە لەسەر کەسایەتی پێغەمبەر عەلەیهی سەلام کە سوکایەتی و ئیهانی پێکرێ و لە بازاڕیش بە ئاشکرا کتێب چاپەکرێ لەسەر بوخاری لەسەر ئیمامی بوخاری لەسەر تەوەرەکانی تر لەسەر خودی قورئان کە بەداخی گرانەوە لەناو خودی ئیسلامیەکان خۆمان ئێستا گومانمانەیە لەسەر تەصحیح و تەضعیفی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئێمە هەستمان کرد بۆ بوارە بەشی دووەمی پرۆژە بانگەوازیەکانی ئەحمەد کاکە مەحموودمان تایبەت کرد بەوەی کە گرنگی بین بە داعوە وەڵامی گومانەکان ئیعجازی زانستی کە ئێستا الحەمدولله لە سۆشیال میدیاکە لە دیجیتال میدیاکە ئەحمەد کاکە مەحموود زیاتر گرنگی بەم سێتەوەرە ئەدرێت داعوە بانگەواز وەڵامی گومانەکان ئیعجازی زانستی کە الحەمدولله ئیشی لەسەر کرد لە 2012 بە جددی پەیجی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود بەڕەحمەت بێت 2,400,000
600,000 وەکوڵێ لایک و فانی هەیە. پەیوەندی ڕۆژانی خەڵک بە ڤیددیۆ بە نووسین و بە وتارەکانەوە چۆن چۆنیە خەڵک ڕۆژانە سەردانیکەرانتان چەنە ئەوە ئەماتان لایە؟ وڵا داتایەکم بۆ ئامادە کردوون بەڵام هەر حەزم کرد سەرەتاس بە خێرایی بڵم دیجیتال میدیاکەی ئەحمەد کاکە محەممەد پێگاتوە لە ماڵپەڕی فەرمی خۆی ئەحمەد کاکە .org لە ماڵپەڕی دەنگی ئیسلامیش کە ماڵپەڕی دەنگی ئیسلام لە 2002 لە بەریتانیا دروستکەوە لایەن کۆمەڵی براوە بەڵام تا 2000 تقریبان چواردەش ئەکتیڤ لە دای 2014 سێنراوە سایتی ماڵپەڕی دەنگی ئیسلام ماڵپەرێک بوو زۆر بەقوت بوو بەڵام وەکو خەمێکی تریشەویش خۆم کۆمەڵی برای ئەدبین و خوشکی بەڕێز هەستین بە کۆکردنەوەی ئەو سایتە و دووبارە ئەکتیڤکردنەوەی دیزانمان بۆ گۆڕی و ئێستا ماڵپەڕێکی بانگەوازیشمانەیە نەک تایبەت بە ئەحمەد کاکە محەممەد ماڵپەڕێکی بانگەوازی کە زیاتر لە 5,000 بابەت و فتوایتیایە ئەوژێکە لە دیجیتال میدیاکانی ناوی دەنگی ئیسلام الحەمدوللا کە ماڵپەڕێکی زۆر ئەکتیڤە 5,000 بابەت و فتوایتیایە الحەمدوللا رب العالمین یەکێتی لە دیجیتال میدیاکانی ئەحمەد کاکە محمود فەیسبووەکەی کەسە کاکراز باسی کرد فەیسبووەکەی حەزەکەم بە خێرایی داتاکاتان پێ بڵم لە ئێستادا نزیکەی 2,600,000 لایکمان هەیە نزیکەی 90 ئەدمینمانەیە کە لێرەوە دەستخۆشیان لێکم خوا پەداشی خێران باتەوە تا ئێستا ماندوو نەناسانە شەونخونیە کێشن لەو پیجا خی پەروەردگار تەمەنیان درێژکە و بەرەکەت خاتە تەمەنیانەوە و وەکو پیجی ئەحمەد کاکە محمود کاری هاوبەشیشمانێ لێڵ کۆمەڵی لایەناکای شڵاویش باسەکەین بە پێی سێرچی ماڵپەڕێک کە ماڵپەڕێکی فەرمیە ناوی سۆشیال بیکەرسە یا بیکەر کە ماڵپەڕێکی فەرمیە لە هەموو دنیا کە ئەگەڕی بۆ سێرچی فەیسبوک داتاکام زین چ دەتێ ئەمانەی بە ئێمەوتۆ لەسەر ئاستی کەسایەتی عێراقەکان پیجی ئەحمەد کەسایەتی خودی ئەحمەد کاکە محمود حوتەمین کەسایەتی لە ئێستادا لە هەمووی عێراق لە ئاسی هەمووی عێراق خودی کەسایەتی ئەحمەد کاکە محمود حوتەمین کەسایەتی بەبێ کەسایەتی ئاینی و سیاسی حەز ناکەم یەکەم و دووەمەوانە باس بکەم گۆرانی بێژی تایەکی بەڵام وەکو ئاسی کەسایەتیەکان ئەحمەد کاکە محمود حوتەمین کەسایەتی لە ئاسی عێراق بۆ ئەکتیڤی لەسەر ئاسی پیجە ئیسلامیەکانی کوردستان پیجی ئەحمەد یەکەمە تا ئێستا الحەمدوللا ڕۆژانە نزیکەی 750,000 مشارەکەمان هەیە ینی لایف و شەیر و کۆمنتمان هەیە الحەمدوللا ڕۆژانە 750,000مان هەیە بۆ گەورەی و زۆری ئەندام لەسەر ئاسی هەمووی عێراق پیجی ئەحمەد کاکەمی لە ڕیزبەندی 24مین پیجایە ئەوەی کە ئەو ماڵپەڕە پێوتی ماڵپەری پیکەسەکە بۆ گەورەی و زۆری ئەندام لەسەر ئاسی هەمووی عێراق پیجی ئەحمەد کاکەمی 24مین پیجە تقریبا پۆستی هەفتانە و مانگانشمان پێش ڕەمەزان ڕۆژانە 30 بۆ 35 بابەتمان هەبوو کە هەفتانەی کردە 245 پۆست مانگانش ئیکردە 1000 پۆستمان هەیە مانگانە 1000 پۆستمان هەیە پێش ڕەمەزان لە ڕەمەزان ئەوکو بەرەکەتی مانگی ڕەمەزان الحەمدوللا رب العالمین ڕۆژانە تقریبا نزیکەی 50 پۆستمان هەیە هەفتانە کاتە 350 پۆست مانگانە کاتە 1400 پۆستمان هەبوو تا ئێستا الحەمدوللا رب العالمین زۆر باشە بچین سەرەوە کارە هاوبەشەی لەگەڵ ڕێکخراو و دەستگاکانی تردا بەڵێ بیریش منەچێ ڕۆژانە بینەری پیجی ئەحمەد کاکە محەممەد 1 میلیۆن بینەرمانەیە میلیۆنێکی زیاتر الحەمدوللا وای بە سای 2017 سوشیال میدیا ڕوودا وەکو یەکەمین پیجی کاریگەری کوردستان خەڵاتی ڕێزلێنانی بەخشین الحەمدوللا رب العالمین ئەوانش باسەکەین انشاءالله بەڵام تقریبا هەفتانە زیاتر لە 1 میلیۆن بینەرمانەیە هەفتانەش 10,000 لایکی ئیزافەمان کاک عیرفان جیاوازی ئایدۆلۆژی و ناوچەیی و حیزبی و ڕێبازی و مەزهەبی لە کارەبان پرۆژە بانخوازەکانی مامۆستا ئەحمەدی کاکە محەممەدا نایبینین دەبین جەلال سەلەفیەکی تایە لەوە چێ کادایەکی تەسەوفی تایە سۆفی ئیخوانی تایە کۆمەڵی تایە بزوتنەوەی تیانی ئێوە ئەمە بۆ کۆڵی بیرکردنەوەی خۆتانیان بۆ ئەدمینەکان دەستخۆشی لێکم ئەوژەیە کە لە خاڵە سەرکەوتەکانی پرۆژە بانگوازەکانی ئەحمەد کاکە محەممەد تەبەنی مەشروعەکەم کە مەشروعەکە گەڕێتەوە بۆ فکری و هزری ئەحمەد کاکە محەممەد ئەحمەد کاکە محەممەد تەوافاتی کرد زۆر تاکیدی لەسەر یەک دەنگی و یەکریزی مسلمانانە کردەوە و تا مردنیش من بەیەتم داوای ئینشاءالله لەسەر مەنهەجە ڕوین بإذن الله تعالى وەیەکێک لەو خاڵە سەرکەوتوانەی کە زۆر تاکیدی لەسەرەکەمەوە کە ئێستا پرۆژە بانگوازەکانی ئەحمەد کاکە محەممەد الحەمدوللا ڕۆژانە بەرەکەتی زیاتر و بە چای خۆمان ئەبین ئەوەیە کە الحەمدوللا ئەومان وەکو بڵێ ڕەوتی ئیسلامیمان بەلاوە گرنگە تا ڕەوتی حیزبایەتی لەگەڵ ڕێز زەحمەتش بۆ برا حیزبیەکان ئەوانەی کە خاوەنی حیزبن کە الحەمدوللا پرۆژەیان زۆر بەقوتە و ئەکتیڤن و دەور و کاریگەری خۆیان هەیە بەڵام پێم وایە لە ئێستا ڕەوتی ئیسلامی بە دەر لە حیزبایەتەکە گەشەی زیاتر و بەرفراوانتر زۆر باشە کاری هاوبەشەکە ڕەنگرتن و چکە دەرفەتی کەممان ماوە کاری هاوبەشتان لەگەڵ ڕێکخراو و دەستگاکانی ترا چۆن و چییە پرۆژەی تازەتان دەبێت پێکەوە کاری هاوبەشمان من دوایەوە کە هەستم کرد بەوەی کە الحەمدوللا پیجی تریشەیە لە کوردستان کە لە لایک و ئەوانە هەچەند بەلای منەوە گرنگ نیە لە لایک و ئەوانە لە ئاستی پیجی ئەحمەد کاکە محەممەدانەوە بەڵام هەستم کرد لە ڕووی گرنگی و ناوەڕۆکەوە زۆر بەقوت بوون وەکو گروپی زاکیر وەکو ستافی دیدار وەکو پیجی جەناوی کەلواحید وەکو تقریبا رادیۆی سنەتی خۆمان کە پیجیان هەیە دوو بەنامی ڕاستەوخۆیان لای ئێمە هەیە پیجی مسلمانان ناوەندی کوردستان بۆ ئێجازی زانستی دەستگای خانەی بەیان
سایتی ماوەسای حسان بورهانەدین دەستگای بڕیار مؤسسەی بڕیار ڕێکخراوێکە لە چەمچماڵی شەکە ڕێکخراوی ماڵی هەمووان هەستاین ئێمە دوای ئەو کە زانیمان ئەماژە الحەمدولillah زۆر ئەکتیڤ و دەوری و کاریگەری خۆیانیان هەیە سپاس بەخوا لەگەڵ ئەوانەشە کارێکی بەشمان پێکەوە گرێداوە و لە شەو ڕۆژەکانە کاتیان بۆ دیاری کراوە لە پیجی ئەحمەد کاکە محمود ئیسفادە دەکەن و سپاس بەخوا زۆر ئەکتیڤن باس لە کردنەوەی رادیۆیەکە کرا نەزانم بەرنامەی رادیۆ لە بەرنامەتان هەیە وڵی کاکە ڕاز من تەمۆحم زۆر ئەگەر خی پەروەردگار تەمەن بە من بە تەمای کەناڵێکی ناوخۆیشم ئێژ دیگەر خی گەورە تەمەن با و مسلمانان هاوکاریمانکەن بەڵام رادیۆکان رادیۆی سنت هەیە کە زۆر ئەکتیڤ رادیۆی محرابی شەیە رادیۆی سنت لە رادیۆی دەنگی قورئان لە پیجی لە ماڵپەری ئەحمەد کاکە محمود لە سەراسەری دنیاگوی لێگیرێ رادیۆی سنتیش لیکی لە ماڵپەری دەنگی ئیسلامدانراوە لە سەراسەری دنیاگوی لێگیرێ پێم ماوەیە کە رادیۆ بەدەر لە کێشەیەکی بۆ من و جەلال کێشەیەکی خێزانیە میراتە پرسیارێکی شەرعیە کاردانەوە و کاریگەری پرۆژە بانخوازیەکان لەسەر کەسێکی ملحد بۆ منە مسلمان بوو بێت لە بەکاریگەری ئەو بابەت و ناوەڕۆکی پرۆژە بانخوازیان چی بووە بەتایبەت لە ئەوروپا و وڵاتانی تر وڵا جا بەڕاستی ئەوە حەزم کرد بینەر ئەوە باسکە بۆ جەنابتان یا بینەر و خوێنەر ئەوە باسکە بۆ جەنابتان بەدەیان و سەدان کەس کە نامی پیجی ئەحمەد کاکە محمودێکی لەو بەشانەی کە لە ناو پرۆژە بانگوازەکانی ئەحمەد کاکەم زۆر گرنگی پێدەین ئێمە یەک دوو برایی بەڕێز لەسەرین لە دەرەوە ناوی کوردستان کە ڕۆژانە ئەتوانم بڵێم 300 شەو ڕۆژێکە لە مانگی ڕەمەزان 250 بۆ 300 نامان بۆ هاتووە کە الحەمدولillah دەور و کاریگەری خۆی هەبووە لەوانەی کە زۆر لە بەرچاوی خۆمان بێ خوشکی وا هەبووە کە لە مانگی ڕەمزانی پێشوو لەگەڵ ئەم ساڵە مثلا حیجابی نەکردو لە ڕێی پیجی ئەحمەد کاکە محمود سپاسی کردین کە الحەمدولillah بۆتە حیجاب یا کەسانی کاکەی لە ئەوروپاوە لە ڕێی پیجەکەی ئەحمەد کاکە محمودەوە هاتنە لەسەر ڕێبازی ئیسلام و گەڕانەوەتەوە سەر ڕێبازی ئیسلام بەدەیان شتی دۆکمنتمان لای لەو بارەوە کە بەداخەوە کەس پیشان نادرێ بەڵام دەتوانین لە داهاتوای ئینشەڵڵا پیشانی بینەرانی بەڕێزی بێت پرۆژە پلانە ڕوونەکانی داهاتووتان چییە؟ وڵی خۆیان بێ ئینشاءڵڵا بە تەماین وەکو وتم سەرەتا پیجەکە ئەگەر بکرێ هەرچەند ئێمە پێویستمان بە دامی مسلمانان هەیە چونکە تا ئێستا ئەم پرۆژە بانگوازیانی ئەحمەد کاکە محمود هیچ دامێکی نەبووە هیچ دامێک لە سەرچاوێکی دیاری بەس ئێمە پێویستمان بەوە هەیە کە مسلمانان دامێکی مادیش لەو ڕۆ بیدێلەوە بکەنەوە کە دامێکی مادیان پرۆژە بانگوازیانە کرێت چونکە کتێب تەفسیر بە پارە چاپەکرێ بەڕاستی ئەحمەد کاکە محمود خاوەنی 28 دەسووسەکار هەمووی گرنگیشن بەڕاستی هی کتێبی ڕۆژن ئەنجا سۆشیال میدیاکە دیجیتال میدیاکەشی بەڕاستی شت بەبێ نزیکەی 92 ئەدمین لای ئێمە ئیشەکە خۆ بێ دامێکیان بکرێت ئەنجا پیجەکەش فەیسبوک و جەنابتان نەزان کەناڵێکی بزنسە پارەی لێبەی لەبەرەوەی پێویستمان بۆ هەیە کە دامێ بکرێن ئینشاءڵڵا ئەگەر دامەکە کراین لە داهاتوە بەرنامەی زۆر باشمان بەدەستەوەی خوا یار بێت وەکو کە باسمان کرد ئەگەر کەناڵێک بکەینەوە ئینشاءڵڵا و بەهێزکردنی پیجەکەش بە تایبەتی کە پیجێکی یەکەمین پیجی ئیسلامی کوورە لە عێراق زۆر باشە 28 دەستنووس ئاماژەت پێکرد بابەتەکانی چی و چینەوە دەستنووسانە ئەوەی کە ئێستا بیرم بێت تقریباً کتێبە کۆنەکانیەتی سەربەستی لە ئیسلامدا سیاست لە ئیسلامدا خواپەرستی لە ئیسلامدا ڕێزی بێعەت لە ئیسلامدا جیهاد لە ئیسلامدا ئەوە تاسی ڕامانەکەیتی کە ئەویش الحەمدولillah جوولەکە بناسە ژنان و کاروباری ژنان لە ئیسلامدا بۆ چون و فتواکانی ماسم لە ئەحمەد کاکە محمود وەڵامی گومانەکانە پرسیار وەڵامی شایتەوێت بە ژنانە 28 دەسنووسەکە ئێستا تقریباً هەمووی لایەت نییە بەڵام یەکێک لەو مەشروع گرنگانی کە ئینشاءڵڵا پێی هەڵەستین ئێستاش خەریکین ئەوەیە کە ڕامان خەریکین تەفسیر ڕامان ئەەکەینەوە بە فارسی لە ئێران نزیکەی 10 جوز ئیشی لێ کراوە سپاس بۆ خی پەروەردگار خوای بە ئیشەخینە بازاڕ زۆر سپاس بۆ بەڕێزمەوە سایرفانی کاک بەس باسی ئینستاگرامیشمان نەکرد لە ئیسلامی داکەیتریش وڵای جای دەرفەتەکە بە داهای لێبوون نەکەین مامۆستا دەرفەت نەماوە زۆر لە خزمەتانە زۆر سپاس دەستان خۆش بە سپاسانەکە بینەرانی عەزیز وەکو ئاو بە ئەندازیار تەها سۆڵەیی دەنووسێت سنگت فراوان و ئاسۆت بەرین بێت بڕوانە چۆن دەبارێتە سەر تەلاری دەوڵەمەندەکان و زنجی هەژارەکان جیاوازی ناکات لە نێوان باخچەی دەوڵەمەندان و کێڵگەی گەداکان تۆش خێر و بەرەکەتیت لە هەر شوێنێک بباریت هەر سوودت دەبێت پێشەواکەمان ڕەحمەتی خوای لێبێت بۆ هەمووان بوو شوێن کەوتوەکانیشی دەبێت بەخشندە بن لەو خێر و بەرەکەتەی کە پێیانە بەڵام بۆ هەمووان نەرم و گونجاو بە ببینە ئاو بکرێتە هەر دەفرێکەوە جا لە هەر ڕەنگێکیشدا خاڵی بکرێت ئەو شکڵە وەردەگرێت بەڵام پێکاتی خۆی پاراستووە دەتۆیش تێکەڵی چواردەورت بکە دوورە پەرێز مەبە تۆ خاوەن پەیامی لە هەر شکڵ و قاڵبێکی شیاودا بیت خۆت نمایش بکە لەگەڵ ئەوەشدا تایبەتمەندی و پەیامداری خۆت بپارێزە خاوێن بە ئاوی دەریا خاوێنە و خاوێنکەرەوەشە بەردێکی تێفڕێ بدەیت بۆ چەند ساتێک توێژی سەرەوەی دەلەرێتەوە دواتر وەک خۆی لێ دێتەوە هەتا زۆریش بێت باشترە
بە مەرجێک بجوڵێت و ڕانەوەستێت هەر خۆی خاوێن دەکاتەوە مەگەر نەوتراوە دەریا بەدەمی سەگ گڵاو نابێت بە تەنها مەبە کاروانی خاوێنان و خاوێنکەرەوەکان بەجێ مەهێڵە ڕاژ مەوەستە چونکە ڕاوەستان دەبێتە هۆی گەنین و دواکەوتن حەکیم بە سەرنج بدە کە دنیا زۆر گەرمدادێ ئەو دەبێتە هەڵم بۆ ئاسمان هەڵدەکێشێت کە کەش و هەوا سارد و فێنک بووەوە لەو شێوەی چەند دڵۆپێکی باراندا چڕ دەبێتەوە و دێتەوە سەرزەوی بە هەموو شێوەیەک لە هەر بارودۆخێکدا بێت دەیەوێت سوودی خۆی بگەێنێت بیان و ناهێنێتەوە بۆ دواکەوتن لە خزمەت و سوودگەیاندن خۆگر بە ورد بەرەوە لە شەپۆلەکانی دەریا ڕۆژ لە دوای ڕۆژ هەفتە لە دوای هەفتە سەدە لە دوای سەدە خۆیان دەکێشن بەو بەردە زەبەلاحە حەرەقانەدا کەچی کاریگەری خۆیان لەسەریان بەجێ دەهێڵن کەواتە بەردەوامی و کۆڵنەدان بۆ هەر کەسێک با نەرمیش بێت وەک ئاو کاریگەری بەجێ دەهێڵێت لەسەر بەرامبەرەکەی با ڕەقیش بێت وەکو بەرد بە لوتف بە ئەو شەونمانەت نەدیوە کە بەیانیان دەکەونە سەر گەڵا سەوزەکانی ڕووەکەکان و زۆر بە نەرمونیانی تنۆک لەگەڵ سەبای ساڵحان داون دەبن واتە تۆیش خۆت نمایش بکە لە شێوەی ئاونگ و شەونمدا ببارێ وەک دڵۆپەی باران دابەزە وەک و دەنکە تەرزە و کڵۆی بەفر جمەت بێت وەک شەپۆلی دەریا خوڕەت بێت وەک جۆبار و کانی لەسەر زەوی دابیت وەکو چەم و ڕووبار لە قوڵاییدا وەکو بیر و کارێز شیرین و دەگمەن بیت وەکو ئاوی کانی و بەفراوەکان سوێر و ناساز بیت وەکو زەریاکان دڵنیا بە هەموو جۆرێک شەیدات دەبن و لە دووت دەگەڕێن خاکی بە باران لە ئاسمانە بەرزەوە دێتە خوارەوە لەسەر پشتی هەورەکان و لە قوڵایی زەویدا ڕۆدەچێت ئەو گەورەی و سوودمەندی خۆی لەوەدا دەبینێتەوە کە زۆرترین خزمەت بە خەڵکی و گیانداران و ڕۆکەکان بکات تۆی پەیامدار و سوودمەند و خزمەتگوزار دەبێت هەر خاکی بیت نزیک بە لەوانەی دەیانەوێت دەستیان پێت بگات ئێستا هەندێک حاڵی بوویت بۆچی وتراوە ئاو و ئاوەدانی بۆچی وتراوە ئاو ژیان بۆچی خوڵقێنەری ئاو ژیان و بوونەوەر فەرموویەتی وەجعلنا من الماء كل شيء حي بەڵێ سپاس جەلال ئازیزان و خۆشەویستانم کۆی بڕگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان پێشکەشکردن ئومێدەکەین جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێ و تا بەیەگەشتنەوەیکی تر بە خوای گەورە مێربانتان ئەسپێرین ئێستاژە چینە خزمەتی پارچە شعرێک مەولەوی شاعیر دەفەرمێ و بە پێکەوە گوێی بۆ بگرین ئاو زیزماماوی ئای بێقەراور بێم ئای ئاوی چەمەڕا ئای ئینتزاور بێم مەوتەنەکەی چەم دیڵەش هاو نەڕێڵ غەریبی تاوکەی بۆوە ماواور بێڵ هاوی ساوقی بازاور جلوەی دڵداورن سەڵاوی خەریداور دانەی دیڵاورن یەکێ وەماویەی گەنجەکەیەوە چون منیش وەتاوی فەرتوت نەیەوە ئەرسە و هەر کەسێ پەیوێژ وەڕاوەن ئەرسە و هەر کەسێ پەیوێژ وەڕاوەن وەقیمەت نیەن ئیخلاس حەساوەن ماوی کەرباڵا وەیدادا و چون نەی دەسێ وەڵدەف بۆ ئەو دەستجاو من مەی بابێداور کەرۆ تاکەی بۆ غاوفڵ دەبوەساو دیاو جاو وەڕەشحەی دڵ بینەرانی عزیز تا بەرنامەیەکی تر و پەیامەی ڕۆژێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواتان لەگەڵ باو کەڵاو فەبۆ ئاخر لەواونم خاوکە پاوی حەزرەت پیرە کۆڕاونم